بینەرانی عزیز سڵاوتان لێبێ و بەیانتان باش ئاسوودە و کامەران و بەختەوەر بن. ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم هۆنیا لە پرۆگرامی پەیامی ڕۆژ لەگەڵتانە بین بۆ پێشکەشکردنی کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاواز. بەڵێ سڵاوی خواتان لێبێوم کاتتان باش ئەمڕۆ هەموو ڕۆژێکتان هەر باش بێت. خۆشحاڵین کە ڕۆژێکی تر لە پەیامی ڕۆژەوە کۆمەڵێک بابەت و تەوەرەی نوێمان بۆ ئامادەکردوون کە لە تەوەرەکانی ئەمڕۆماندا تایبەت کردووە بە ڕۆژی جیهانی باڵاپۆشی. ئەمڕۆیەکی دوو ڕۆژی جیهانی باڵاپۆشیە کە جیهان ئاهەنگ بۆ ئەمیادە دەگێڕێت و تەوەرەکانمان تایبەت کردووە بە هیوادارین بینەری سەرجەمیان بن. و پیرۆزبای خۆشم لێرە ئاڕاستی هەموو ئەو خانمانە دەکەم کە باڵاپۆشین و هەموو ئەوانی دایانەی ببنە باڵا. بەڵایزان دەستپێکیش دەچێن لای پێشبینیەکانی کەشەوەی شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان. تایبەتن و سەبارەت بە باڵاپۆشیە. ئەوێ کۆمەڵێ زانیاری سەبارەت بۆ ڕۆژە بخەمەڕ و کە ڕۆژی جیهانی باڵاپۆشی لە دەستپێشخەری خاتونێک بوو بە ناوی نازیمەخان لە ساڵی 2013 وەک خۆی باسی دەکات کاتێک منداڵ بووە لە خوێندنگا ڕوبەڕووی توانج و ڕخنە بۆتەوە بە بۆنی باڵاپۆشیەکەوە. زۆر جار ئاساری جەستەیی و دەرونیشی هەبووە کە ئەمەوای کردووە بیر لەوە بکاتەوە ڕۆژێک دابنێ کە هەموو جیهان ئەمیادە بکەنەوە وەوا لەو کەسانە بکە کە ئاینیشیان جیاوازە بەشدار بن بۆ ئەوەی ئیتر دەمارگیریمان بەرامبەر بە باڵاپۆشی و قبولکردنی یەکتری ڕۆشنبیر بن و هۆشیاری بڵاو بکەینەوە کە ئەمە وای کرد دەستپێشخەرێکی زۆر باش بوو و کاردانەوەیکی زۆر باشی لێ کەوتەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و ساڵانە بمبوونەوە یاد دەکرێتەوە و لە زۆربەی وڵاتانی جیهان چالاکی ئەنجام دەدرێت. دەربارەی باڵاپۆشی راپۆرتێکمان هەیە پێشوەی بچین لای میوانەکانمان سەرەتا بینەری دەبین و پاشان درێژا بە گفتوگۆ دەدەین لەسەر ڕۆژی جیهانی باڵاپۆشی. سڵاوی خواتان لێبێت. دەڵێن حیجاب تەنها پارچە قماشێک نییە بەڵکو تاجی شکۆ و ڕێزی ئافرەتانی مسلمانە. یەکی دوی هەموو ساڵێک بە ڕۆژی جیهانی باڵاپۆشی دادەنرێت کە لەلایەن 116 وڵاتەوە ئەنجام دەدرێت. ئەم بیرۆکەیە بۆ یەکەم جار لەلایەن خاتونێکەوە لە ساڵی 2013 لە ڕێی پێگەی کۆمەڵایەتیەوە دانرا. ئەمەش بەمەبەستی پاڵپشتیکردنی ئافرەتانی باڵاپۆش کە
کە تووشی سوکایەتی و توان جوڕەخنە دەبنەوە و هەڵگری پامی جیاواز بوو لەلایەن کەسانی بێحیجابەوە بۆ جیایەتیکردنی ڕەگەزپەرستی بەرامبەر ئافرەتانی باڵاپۆش. ئەم راپۆرتەمان بۆ ئامادەکردوون سەبارەت بە ڕۆژی جیهانی باڵاپۆشی و زیاتر جەخت دەکەینە سەر ئەوەی کە پاڵنەرەکانی حیجاب لە وڵاتی ئێمە و لە گەلی کوردستاندا زیاتر بۆچی دەگەڕێتەوە لەگەڵماندا بن. یەکی دوو ڕۆژی جیهانی باڵاپۆشیە و لە هەرێمی کوردستانە ئێمە ڕۆژێکی زۆر لە ئافرەتانی باڵاپۆشمان هەیە. بەڕای تۆ ئەمە کاریگەری ئاینە لە سەرمانیا خود دابوونەریتە واتە چ پاڵنەرێکە زیاتریان؟ نەڕاستیە ما گەڕێتەوە بۆ لایەنی ڕۆشنبیری و سەقافەتی تاکان بەگشتی هەردوو بابەتەکە لە کۆمەڵگایە هەن هەم جاری وا هەیە بەپێی دابوونەریتەوە هەیە بۆ نمونە عایلەیەکە زۆر دەست بەسەرا گیراون ینی ئافرەتەکان هەنگەن بە تەمەنێک ئەبێ ئیلا بە زۆری لە چ بکەن ئەگە خواستی خۆشیان لەسەر نەبێت لە زۆر شوێن هەیە وایە بەڵام ئەگە کەسەکە ڕۆشنبیرێکی تاکی هەبێت ئەوە بێگومان خۆی لێ تێگات و بەخواستی خۆی ئەیکا. باشە کام پاڵنەریان دەتوانین بڵێن ئیتر زیاتر دەمێنێتەوە واتە کەسەکە بە قەنەعەتی خۆی بیکایە خۆت بە زۆر بێت. بەڕای من هەتا نەگەی بۆ قەنەعەتی لە دڵەوە کە بزانی بۆچی ئەیکیت قەت مقنع نابی بۆ شتێکە کردوتە ینی پێی مرتاح نابیت بەردەوام نابیت لە هیچ کات بەردەوام نابی لەسەر ئەگەر بە زۆری بێ ئیلا مەجالێک هەبێ هەر لای ئەبیت ینی لە دڵەوە نەبێ بێگومان ئەو پاداشش دەست ناکەوێت. یەکی دوو بە ڕۆژی جیهانی باڵاپۆشی دادەنرێت بەڕای ئێوە پاڵنەرەکانی بوون بە باڵاپۆش لە هەرێمی کوردستاندا زیاتر بۆچی دەگەڕێتەوە؟ ئایا لە بەرەوەی ئێمە کەسانێکی مسلمانین یاخود بەهۆی دابوونەریت و کۆمەڵێک شتی ترەوەیە؟ نا سەرەتا ئێمە بێ کە بڵین باڵاپۆشی شتێکێکە خی گەورە بۆ هەموو ئافرەتێک فەرزی کردووە و ئەوە لە ڕووی دینەوەی هەر کەسێک ئەگەر بۆ خوا باڵاپۆشی پۆشێت ئەبێت لە پێنا خوایە بیکات. بەڵام هەنێک لە کۆمەڵگای ئێمە هەنێک کەس هەیە کە لەبەر دابوونەریتیان لەبەر خێزانیان لەبەر عیلا ناچارە بن بە باڵاپۆشی کە ئەوەش درەنگ بێیان زوو ئەو باڵاپۆشیە هەر لە ناو ئەچێ و لای ئەبات. بەڵام ئەگەر بۆ خوا و بۆ ئیسلام بێت ئەوە هەرگیز ئەو باڵاپۆشیە لا ناچێ و کەسێکیش کە بۆ خوددا بیکە بەدڵ ئەیکات. لە کێکەوە بووی بە باڵاپۆش؟ من 2 ساڵە. پاڵنەرەکانی بوون بە باڵاپۆش لە هەرێمی کوردستاندا زیاتر بۆچی دەگەڕێتەوە؟ ئایا بەهۆی ئەوەیە کە ئێمە ئاینمان موسڵمانین و ئاینی ئیسلام دینمانە یاخود بەهۆی دابوونەریتەوە زیاتر؟ وەڵاهی زیاتر ئەکرێ بەهۆی ئەوە بێکە خۆمان هەر ئاینەکەمان وایە یعنی زۆربەی هەروە ڕاهاتووە لەوانێت چاو لە خەڵکی تر بکەن مەسەڵەن ئایلەکان زۆربیان هەر باڵاپۆشن جاکو هەر کۆمەڵگەکەشمان کۆمەڵگەیەکی موسڵمانە زیاتر هەر بەهۆی ئەوەیە ئەشکرێ مەسەڵەن هەنێک دابوونەریت بەهۆی دابوونەریتەوە کرابێت شەر نییە هەمووی هەر هۆکارەکان جیاوازن پاڵنەرەکان جیاوازن. ئەی بەڕای وەڵی بنش ئەڵم هۆکارەکان جیازن بە زیاتر ئاینیە وەکوتی هەر لاچێ هەیە خۆی هەر لە ماڵ و عیلەی دایکی خوشکی هەمووی باڵاپۆشن ئیتر هەر هۆکارەکان. خۆت لە کێکەوە حیجابت؟ وڵی خۆم لە پۆلی شەشی بنەڕەتی. پاڵنەرەکانی بوون بە باڵاپۆش لە هەرێمی کوردستانە زیاتر بۆچی دەگەڕێنەوە؟ ئایا ئەمە بەهۆی ئاینی ئیسلامەوەی یاخود زیاتر بەهۆی دابوونەریتەوە؟ زیاتر هۆکارەکان سپاس بۆخوا ئێستا لە هەموو شوێنێک ئافرەتی ئێستا زیاتر بۆ بە محاجەبە و هەروەها پاڵنەرەکان زیاتر بەهۆی ئەوەیە کە زیاتر لە یەک تێگەشتنە لە دینەکەیان و سپاس بۆخوا ئێستا زۆربەی زۆری تەلەبەی ئێستا ئەتوان بڵێن بووە بە محاجەبە سپاس بۆخواوە زیاتر هۆکارەکەی ئاینیە هەندێک هۆکاری شەیە دابوونەریتە هۆکارەکان هەموو شێوازێکیان هەموو شێوازێکی تێدا ئێستا بەڵام زیاتر بەهۆی ئاینیەوەیە. پاڵنەرەکانی بوون بە باڵاپۆش لە هەرێمی کوردستانە زیاتر لە کۆمەڵگای ئێمەیە بۆچی دەگەڕێتەوە؟ واتە بەهۆی ئاینەوە یاخود زیاتر لەبەر دابوونەریت و
پاڵنەرەکان لە کۆمەڵگەی ئێمەدا یەکەمیان بە هۆکاری ئەوەیەکەوە ئێمە یەکێکی لەو کۆمەلگایانی کە هەر لە زووەوە پەیڕەوی ئاینی پیرۆزی ئیسلامان کردووە. یەکێ لە پاڵنەرەکان بێگومان ئاینی پیرۆزی ئیسلامە. پاڵنەری دووهەمیش بریتە لە کۆمەلگە و مجتەماع و ئەو بواری کە تێیدا ئێستا بەردەوامین. بۆ نمونە ئێمە کۆمەلگەکەمان کۆمەلگەیەکە کە زۆر پابندە بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە. و هەروەها سێهەمیش ئەگەڕێتەوە بۆ دایک و باوک بۆ خانەوادەکەی ئایا خانەوادەکەی تا چەنە ملتەزیمن بە شەرعەوە تا چەنە ملتەزیمن بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە. بۆیە ئەمانە هۆکارن لەو هۆکارانەی کەوا هاندەرێکی باشە بۆ ئەوەی کە خانمان ببن بە باڵاپۆش. بۆیە من لێرەوە داوا لە خانمان ئەەکەم ئەڵێم ئەو جوانی کەوا خۆی پەروەردگار پێی بەخشیون بۆ هەموو کەسێکی دەرمەخەن بۆ ئەو کەسەی دەربخەن کەوا مەحرەمی خۆتانە. یعنی خاتونی ڕێزدار تۆ کە خۆت دائەپۆشی ئەمە بۆ ئەوەیەکەوە خۆت بە پاکی بهێڵیتەوە و بۆ ئەوەیەکەوە لە قیامەتدا سەربەرز و سەرفراز. ئەوەی بینیتان ڕاو سەرنجی هاوڵاتیان بوو سەبارەت بە باڵاپۆشی. ڕەنگە پاڵنەرەکان زۆر بن و زۆر هۆکار هەبن بۆ باڵاپۆشی، بەڵام جوانترینیان فەرمانی خوددایە کە خانمانی موسڵمان لەسەری دەکەن. زۆر سپاس بۆی کە ڕبینەری ئەم ڕاپۆرتە بوون. دووبارە سڵاوتان لەبێ ئایزان لەسەر ڕۆژی جیهانی باڵاپۆشی لە شاری هەولێرەوە خانمێکی باڵاپۆش خاتوو بشرا عەلی قوتابی زانکۆمان لەگەڵا. خاتوو بشرا سڵاوت لێبێ و باین باش سپاس بۆ ئەم دەرفەتە لە ڕۆژی جیهانی باڵاپۆشی وێڕای پیرۆزباییمان لێوە تەواوی خانمانی باڵاپۆش سەرنج و تێبینی بەڕێستان لەسەر وەروا و تێبەڕێستان لەسەر ڕۆژی جیهانی باڵاپۆشی. بەڵێ لە شاری هەولێرەوە خاتوو بشرا عەلی خانمێکی باڵاپۆش و هەروە قوتابی زانکۆمان لەگەڵا. خاتوو بشرا دووبارە سڵاوت لێبێ. وێڕای پیرۆزباییم سەبارەت بە ڕۆژی جیهانی باڵاپۆشی لە سەرجەم خوشکانی باڵاپۆش و هیوای ئەوە دەخوازم و هەر خاتونێک کە ناباڵاپۆشە بەڵێ خاتون بەگوان بە. بەڵێ خاتوو بشایەوە بەردەوام من دیارە دەنگی ئەمە کەمێک درەنگتر دەگاتە لایەوەیەوە بەردەوام بن. بەڵێ بەڵێ ئێمە وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان ساڵانە لە ڕۆژی جیهانی باڵاپۆشی باڵاپۆشی کۆمەڵێک پرۆژە و کۆمەڵێک کار و چاڵاکیمان دەبێت لەم ڕۆژدا بە هیوای ئەوەی ئامانجمان لەم جۆرە پرۆژە و کارانە هیوادارین کە ئەو فەرزەی ئەو واجبەی کە خودای گەورە لەسەر ئافرەتانی مسلمانانی فەرز کردووە لە ئافرەتانی مسلمانان بینینەوە. وەک دەزانین کە حیجاب فەرزێکە لەسەر هەموو ئافرەتان و بەڕای منیش وەکو لە راپۆرتەکە ئاماژەم پێکرد کە سپاڵنەرێک بۆتە هۆی ئەوەی کە ئێمە حیجاب بین. ئایا خێزانەکانمان ئایا کۆمەلگاکەمان ئایا دابوونەریتمان وەکو خاتونیش وتی جوانترین پاڵنەر بۆ ئێمە فەرمانی خودای گەورەیە. کاتێک بە پێغەمبەرمان دەفەرمێ صلی الله علیه وسلم قل لأزواجك وبناتك وبناتك ونساء المسلمين يدنين عليهن من جلابيبهن. كاتك بيدا فرموت كأمر بخيزانكانت و كتكانت خيزاني مسلمانان كا باڵاپۆش بن کە چەپیەکانیان حیزابەکانیان بدەن بەسەر شان و ملیاندا. جا لە سۆنگەی ئەم ئاەتەوە بۆمان دەردەکەوێت کە ئەگەر لە کۆمەڵگەشمان ئەگەر لە خێزانەکانیشمان ئەمرمان پێ نەکرێت کە ئەم کارە بکەین ئەمرمان پێ نەکرێت کە باڵاپۆش بین لە ڕێگەی ئەم ئاەتەوە دەبێ خۆمان جەخت لەسەر ئەوە بکەینەوە کە باڵاپۆش بین.
بشراخان پێشەوەی بچینە لای کار و چونکە وەک دەزانین لەو سەردەمەدا بە تایبەتی ئێستا بشراخان ئەمێ پرسیاری ئەوە بکەم کە ئایا سوودی معنەوی و دەرونی حیجاب لای ئافرەتی مسلمان لای ئافرەتی باڵاپۆش چ سوودێکی معنەوی و چ تایبەتمەندیەک دەدا بۆ خانمە گەر لە دڵەوە بێ و لەبەر خوای گەورە بێت. بەڵێ لە ڕاستیدا ئەگەر ئافرەتی مسلمان بیر بکاتەوە کە ئەو جلوبەرگەی کە دەیپۆشێ بە تایبەت لە پێناو خودای گەورە چ هێزێکی پێدەبەخشێ بەڕاستی من ئەگەر خۆم بڵێم ینی کە لەچکەکەم لەسەرە کە عەبایەکەم لەبەرە زۆرە ینی نەوا معنەویاتێکم هەیە کە خۆشم نازانم چۆنە ینی هەستێکی وام هەیەکەوە ئەزانم تەنها کەسم لەسەر زەوی ئەڕۆم هیچ کەسێک ناتوانێت پشتم لە زەوی بدات هیچ کەسێک ناتوانێت ینی وا بیرەکەمەوە هەر کەسێک وا فکر کاتەوە کە ئەو جلوبەرگەی لەبەریەتی بۆتە پارێزبەندێک بۆتە وەکو دڵە قەڵغانێک بۆ دوژمنانی بۆ نەیارانی چونکە وەک دەزانین ئافرەت زینەیە چاوی زۆر لەسرە بەتایبەت لەو سەردەمەدا کراوەتە ئامانج بۆ زۆر کاری نەشیاوە بۆ زۆر کاری نابەجێ کراوەتە ئامانجێک بۆ دوژمنان دوژمنانی ئیسلام بێ دوژمنانی وڵات بێ بە هەر جۆرێک بێ ئەگەر ئافرەتان وابێت بکەنەوە ئەو کارەی دەیکەن لە پێناو خودای گەورە بیر لە پاداشتەکەی بکەنەوە بەڕای من ینی گەورەترین معنەویاتە لایەن دروست دەبێت کە هەر ئافرەتێک کە دەچێتە دەرەوە بە جلێکی شەرعی زۆرە هێزێکی دەبێت ینی خۆی لە کاتی ئەنجامدانی ئەو پرۆژانە ئەو جۆرە شتانەمان پێش دێت بۆ نمونە من ساڵێک لە داخلی ئەو پرۆژەیەمان ئەنجامدا کە ئەچون بۆ لای ئەو خاتونانی کە ناباڵاپۆش بوون و ئەو پرۆژەیەمان پێشکەشکردن دڵیان زۆر پێخۆش دەبوو یانی دیارمت ئێمەش حەزمان لێیە شتێکی زۆر جوانە لەچکەکانیان وەردەگرت و لە هەر لەو کاتە سەریان دەکرد ینی ئەو جۆرە شتانە ئەو جۆرە هەندانانە زۆر گرنگە بۆ ئافرەتان بە تایبەتی کە ئێستا جۆرێک ناهۆشیاریمان تێدایە چ خاتونەکان بن جا چ بەهۆی کۆمەلگاوە بێت چ بەهۆی ئەو دەستگا ڕاگەیاندانی ئێستاوە بێت چ بەهۆی ئەو کار و چاڵاکیانە بێت کە دژی مسلمانان و کە دژی من خۆشە باست کە لە باڵاپۆشی دەکەی و باس لەوە دەکرێت خانمان باڵاپۆش من خانمان باڵاپۆش من دەمەوێت بەڕێزت لە بەروی هەموو چالاکەوانێک وەکو تابیەکی زانکۆک و خانمێکی باڵاپۆش وەکو چالاکێک کە دەچیت خانمان وشار دەکەیتەوە باڵاپۆش من بەڕاستی جارێک ئێستا و کێشەیەمانە بە کێ دەوترێ باڵاپۆشی بەچی دەوترێ باڵاپۆشی بەکام جلوبەرگە دەوترێ باڵاپۆشی زۆر جار لەژێر ناوی باڵاپۆشی لەژێر بوونی لە چ کۆمەڵێک جلوبەرگی تر هاوشێوەی لیان ناوی باڵاپۆشیان لێنراوە ئەمە لێرەوە دیسان ئەی ئیشتان لەسەر ئەمە چۆن کرد چووکە زۆر جار ئێستا وێنای باڵاپۆشی گۆڕانکاری بەسەرا هاتووە کامەیە و باڵاپۆشی کە بڕیار بێ لەبەر خوا و لەبەر ئاین بکرێت دەبێت باڵاپۆشەکەمان بە پێی دەماکانی ئاین بێت یان دەتوانین بڵێن هەچ کەسێ لە چک لەسەر بکە ئیتر پێی دەوترێ باڵاپۆش ڕاستە خەریک بوو منش جەخ لەسەر خاڵە بکەمەوە ڕاست دەکەی بە تایبەتی ئەو باڵاپۆشی مۆدێرنەی ئێستا دروست بووە کە بەداخەوە ئەو پێی ناوترێ باڵاپۆشی خۆ ئەگەر لە ئەسڵدا تەماشا بکەین تەماشای ئايات و حەدیث بکەین ئەوە پێی ناگوترێ باڵاپۆشی جلێک بێ کە لە شولار ینی بەرزیم نزمی لە شولار دەربکەوێ یاخود مەسەلەن ئەو جۆرە تۆقە و لەسکانی کە لەسەر دەکرێن کە ڕەنگە تەواو پرچەکەی دانەپۆشێ یاخود ئەو بڵندی خش خودای پێغەمبەر صلی الله علیه و سلم خۆی نەهی لێ کردووە خۆی دەفەرموێ ئەو جۆرە خاتونانی مەسەلەن دەڵێ ئەو فەرمودەی هەیە عاریات و کاسیاتون ها دەڵێ کە ئەو خاتونانی کە باڵاپۆ بە حسابی خۆیان جلیان لەبەرە بەڵام ڕوتن بە حسابی خۆیان لەچکیان لەسەرە بەڵام وانە حیجابی شەرعی و باڵاپۆشی شەرعی وەکو لە قورئانیشدا ئاماژەی پێدراوە ئەو حیجابەیە کە سەر و سیما داپۆشێ پێغەمبەر صلی الله علیه و سلم بە ئەسما دەفەرموێ دەڵێ کاتێک ئافرەت گەیشتە تەمەنی گەورە بوون و تەمەنی باڵغ بوون نابێ هیچ شوێنێکی دیار بێت ئیشارەت بە دەست و بە دەموچاویدا جگە لە دەست و دەموچاوی دەی ئەو حیجاب و ئەو باڵاپۆشی ئێستا هەیە ئەگەر بیری لێ بکەینەوە ئەگەر سەیری بکەین بە تایبەتی ئەو مۆدێرنەی ئێستا پەیدا بووە ئایا لەگەڵ ئەو فەرمودانان دەگونجێ لەگەڵ ئەو ئاەتان دەگونجێ بەداخەوە نەخێر ئێمە دەمانەوێت ینی وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان وەکو خۆمان دەمانەوێت کار لەسەر ئەو جۆرە حیجاب مۆدێرنە بکەین دەمانەوێت بیر خەڵکی بهێنەوە خەڵکی هۆشیار بکەینەوە لەوەی کە ئەوە حیجابی ڕاستەقینە نییە ئەوە بەرگێک کە بەبەر ئەو حیجاب ئەو باڵاپۆشی ڕاستەقینەیە کراوە یعنی ئێستا ئەو ئامانجی سەرەکی
دەستگاڕاگەیاندنەکانی دەستگاڕاگەیان وەکو دەڵێ ناباشەکان با بڵێم یاخود ئەوە ئامانجی ئەو جۆرە کەسانەیە بە ناوی ئەوەی کە ئەوە حیجابە تەواوە ناخێر ئەوە هیچ حیجابێت تەواو نییە ئەوە دژی فرمودەی پێغەمبەرمان دژی قسەی خودای گەورەیە چونکە وەک دەبینین بە تایبەتی ئەو حیجابی ئێستا توزانم ئەو جۆرە لەسکردنا ئەو جۆرە هاتن دەرەوە بۆ خەڵکی وەکو خاتون پرسی هەر کەسێک لەچکی دەسەرەوە دەکرێت پێی بڵێن باڵاپۆش دەکرێت پێی بڵێن لەچکی دەسەرە بەڵام ناتوانێت پێی بڵێ باڵاپۆش چونکە باڵاپۆش ڕاستەقینە لە ڕاستیدا ئاوا نییە. زۆر باشە خات و بشڕا ئێوە کوڕخراوی قوتابیان پێشتر چی چالاکیەکتان ئەنجام داوە یاخود لەم ڕۆدا بەتەمای چین و لە داهاتوودا چی چالاکیەکتان دەبێ لەم ڕۆژەدا وەک هۆشیاری یاخود بەسەرکردنەوەی ئەو کەسانی کە دانێ ببنە باڵاپۆش لە داهاتووە. بەڵێ ئێمە کوڕخراوی قوتابیانی کوردستان ساڵانە لەم ڕۆژدا چاڵاکیمان دەبێ و هەفتەیە ڕۆژی جیهانی باڵاپۆشی ڕادەگەیەنین کە الحەمدوللا کاریگەریەکی باشی هەبووە بە تایبەت لە دوای ئەوەی کە پرۆژەی سمبولی نورمان ڕاگەیاند لە 2010ەوە کە 14 ساڵە بەردەوامی هەیە الحەمدوللا لە فەزلی خوای گەورە توانیومان نسوودێکی زۆر باش بە خاتونانی ناباڵاپۆش و هەندانی خانمانی باڵاپۆش لە ڕێگەی ئەنجامدانی چەندین کار و چاڵاکی جۆرا و جۆر وەکو پانێڵ و دیبیت و کۆڕ و سیمینار و هەروەها دابشکردنی لەچک بەسەر خاتونانی ناباڵاپۆش و گوڵ بەسەر خاتونانی باڵاپۆش و پرۆشەر و لە ڕێگەی ئەم کار و چاڵاکیانەوە الحەمدوللا توانیومان نسوودێکی باش بگەێنین بە خانمان و بەردەوامیش دەبین ئینشاءالله لەسەر کار و چاڵاکیەکانمان لە ساڵانی داهاتوش بەزدی خوای گەورەیە کەسانێکی زۆر خانمانێکی زۆر سوودمەند بوون لە پرۆژەکانمان. کاتە کاردانەوەی خانمان ئەو چالاکیانە دەکەن لە ساڵانی داهاتوش هەر کاتێک ئەو چالاکیانە دەکەن بەدەمەوە هاتنی خانمان چۆن دەبینن ئایا پێیان خۆشە کە ئەم پرۆژانەیە بەشدار دەبن؟ بەڵێ خۆشبەختانە هەر جارێک بەشداری ئەو جۆرە پرۆژانم کردبێ من خۆم بێڵێم ینی بینیومە وەکو دەڵێ هاندانێک بۆ بۆیان و وەکو دەڵێ بەدەمەوە هاتنیان زۆر باش بووە ینی بینیومانە تەنەت تامەزرێ ئەوەن کەسێک پێیان بڵێ کە حیجاب چ جۆرە شتێکە چونکە ئیوا هەیە نازانێت کە لەبەرچی حیجاب فەرزە ئیوا هەیە تێی نەگەێنراوە کە ئایا حیجاب فەرزە پێی نەگوتراوە کە تۆ دەبێ حیجاب بکەیت تۆ دەبێ خۆت بپارێزی بۆ ئەوەی هەم خۆت هەم دەوروبەرت بپارێزی بۆ ئەوەی شایانمی بەڕێگەزی بەرامبەرت جا لەبەر ئەوە بەدەمەوە هاتنی باش هەیە الحەمدوللا ناڵێم من کە بەشداری ئەو پرۆژانم کردووە ئەو ساڵانەی بەشداریم کردووە سوپاس بخوا بەدەمەوە هاتنێکی زۆر باش هەبووە خانمانێک هەبوون وتویانە حیجاب ئاوایە ئێمە دەمانەوە حەزمان لێیە بیکەین بەڵام ئەو ڕێگریەمان هەیە بەداخەوە ئێستا ئەو ڕێگریەکان چین خاتو بشایان دیارترینە و ڕێگریانە کە ئەو خاتونانەی کە لەگەڵ ئێوە قسەیان کردووە لە بەردەمیانە بۆیە ببنە باڵاپۆش. بەڵێ ئەو ڕێگریانە فەرمووت زۆرجار لەگەڵ ئەو خاتونانە قسەمان کردو و پێیان وتۆ پێمان خۆشە ببینە باڵاپۆش بەڵام بۆ نمونە فلان ڕێگری هەیە فلان ڕێگری ئەو ڕێگریانە چیان باس کردو زیاتر دیارترینەوە هۆکارانە وا دەکەن خانمان دوورکەونەوە لە باڵاپۆشیان لە باڵاپۆشی بترسن. ڕاستە زۆربەی جار کە لەگەڵ کەسێکی ناباڵاپۆش قسە دەکەی کە باسی لەگەڵ دەکەی لە بەرچی باڵاپۆشی ناکەی لە بەرچی ئەو فەرمانە گرنگی خوای گەورە جێبەجێ ناکەی ینی مەسەرەن دەڵێ قەناعەتم پێی نەهاتووە جارە قەناعەتم پێی نەهاتووە یان دەڵێ ماڵێ نایاڵم چونکە ئەوە شێ بەداخەوە لە هەندێک خێزاندا هەیە ئێستا شەیە لە کۆمەلگاکەمان ینی ڕێگری لەو کارە باش دەکەن یان دەڵێن تۆ دەڵێت جارە تەمەنم بچووکە بۆ نمونە شتێکی وا جارە تەمەنم بچووکە نازانێت کە حیجاب بە تەمەنی بچووک و تەمەنی گەورەی نییە یعنی ئەو جۆرە ڕێگریانە ئەو جۆرە بیرکردنەوانە بەداخەوە ئێستاش هەر هەیە ئێستا شوای بیر دەکرێتەوە بەڵام ئینشاءالله خوای گەورە لە ڕێگەی ئەم کار و پرۆژانەوە و کارە پرۆژەی زیاتریش یارمەتیماندا ئەو جۆرە بیرکردنەوانش لە کۆمەلگاکەمان نەیاڵین. زۆر باشە زۆربەی کات دەبیستین کە دەڵێن ئێمە حیجاب نیم بەڵام ڕەنگە لە زۆر کەسی حیجاب باشتر بین زۆر لەم ئەمەمان بیستووە لە کەسانی ناباڵاپۆشەوە بەڕای ئێوە ئیتر ئەگەر کەسێ باڵاپۆش بێ نابێ هیچ هەڵەیەکی هەبێ یاخود کەسانی تر وایان پێ دەڵێن یعنی هۆکاری ئەمە چییە؟
بەڵێ ئەم جۆرە قسانش دەکرێت ڕاستە جێمان لەو جۆرە قسانش دەبێت بەڵام ئەوە بیرکردنەوەی کەسەکەیە چونکە مردنی هەر کەسێک باڵاپۆش ببێتە فریشتە خۆ باڵاپۆش فریشتە نییە هەموو کەسێکمان شایانی هەڵین و کولی بەنیادەم خەتا هەموو کەسێک هەڵەت دەکات یعنی ناکرێت بڵێ ئەو کەسە باڵاپۆشە چۆن دەکرێت ئاوا بکات نا هەموو کەسێک هەڵی هەیە کەسێک ببیری بێنێتەوە کە تۆ باڵاپۆشی ئەوە لەگەڵ باڵاپۆشەکەت ناگونجێ ئەوە لەگەڵ ئاینەکەت ناگونجێ ئەوە زۆر گرنگە بەڵام ئەو جۆرە قسانە کە کەسێک وا دەڵێ زیاتر وای دەبینم وەکو بەهانەیەکە ینی وەکو ڕێخۆشکردنێکە بۆ خۆی من باڵاپۆش نیم بەڵام هاوەکو ئەو نیم نادەی تۆ کەوانی باڵاپۆشیش بە و وەکو ئەویش مەبە ینی ئەگەر کەسەکەوا بیر بکاتەوە کە وڵا لەبەرەوەی ئەمن نامە باڵاپۆش لەبەرەوەی ئەو وەکو ئەوم لێ دێ دەی ئەوە وەکو بەهانەیەکە ینی پێ هەر وەکو بەهانەیەک دەیبینم ینی پاساوێکە بۆ ئەوەی کە نامەوێت بمە باڵاپۆش لەبەر ئەوە نامەوێت بەڵام من دەتوانم باڵاپۆش بم و ئەو جۆرە نمونەیەش نیشان بدەم کە باڵاپۆش ڕاستەقینەم ئەگەر وا بیر بکەینەوە ئەگەر ئەو کەسێکە وا بیر دەکات ئێستا بڕۆ لە کەسێک پرسە کە ئەو جۆرە قسەیە دەکات زۆر قسەیتری لەگەڵ بکە پێی بڵێ کە تۆ باڵاپۆش و ئەو جۆرە کارش مەکە تۆ نمونەی باڵاپۆشە چ ڕاستەقینە بە تۆ نمونەی باڵاپۆشەی باش بە دێتە ئەو قەناعەتەی ڕاست دەکەی لەسەر قسەی تۆم بەڵام ئەو پاساوێکە بخۆم هێناوەتەوە دەستەکانە خۆش بێ زۆر بەڕێز مامۆستا بوشرا علی و قوتابی زانکۆ بانخواز و هەروەها ئەندامێکی چالاک لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان دووبارە لە ڕۆژی جیهانی باڵاپۆشی ماندوو نەبوونیتان لێ دەکەین پیرۆزباییشتان لێ دەکەین سپاس بۆ و دەرفەتەی کە لەگەڵمان بووین لە شاری هەولێرەوە بەڵێ ئێستاش ئازیزان دەچینە لە نەوبڕێک و دواتر لەگەڵتانە بەردەوام دەبین. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. یەکێک لە خواردنەکانی سەفرەی کوردی برنجی ڕووبهەنارە خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی برنجی ڕۆبەنار زۆر خۆشە خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت برنجی مەحموود. کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم؟ شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێت کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا. ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم؟ بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک. ئەتوانی نمونەیەکی تاقی بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن. شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3 ئاسن کۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا. کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک. کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمی جیهانی و نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. دووبارە سڵاوتان لە بێزان هاوکارانمان راپۆرتێکیان بۆ ئامادەکردوون دەربارەی خواردنە کوردەواریەکان بێگومان هەرگەلوونەتەوەی کۆمەڵێک خواردن هەیە تایبەتن بۆ خۆیەوە یاخود یەکەم جار لەوێ سەریان هەڵداوە لەوێ زۆرتر بەکاردێن دەخورێن لە هەرێمی کوردستانیش کۆمەڵێک خواردنمان هەیە کە کوردەواریانن بە ئێستاشەوە زۆر تەندروستن زۆر باشن بە پێی وەرزەکانیش گۆڕانکاریان بەسەردادێ خواردنی کوردەواریانە لە زستان لە هاوین لە پاییز و هەموو وەرزەکان لە هەمانە بە تایبەت وەرزی زستان کۆمەڵی خواردنە کوردەواریەکان زۆرترن گەرمترن با بزانین هاوکارانمان دەربارەی خواردنە کوردەواریەکان چیان بۆ ئامادەکردوون.
وڵی سوێدستانە چلەکە زۆر گەورەونە و زۆر هەوسارەکە زۆر سەخت بوو زۆر سەرما بوو وڵای سا 5 ڕۆژ ئاون نەبوو دنیاوە بەس بوو هەشوشە زەریت گەشت بوو نەحاردی لە خانیەوە سەرما و سۆڵە چ خواردنێک زیاتر دەوری هەیە بەکاردەهێنرێت وڵای ئەجا لە سەرما و سۆڵە برێم شیوی نەشلۆکی ماش و وەچی نیسکەخڕ و وەچی ئەو داندۆکەڕون و ئەو نوع شیوانە حاز دەکەین لە سەرما و سۆڵەی وارن بە سەرمانەوە تەسیری لێ نەکات و ئەو نوع شیوانەش فۆلکلۆری زەمانان زاڵی ئەنی لەوانە وڵای ئەجا کوڕم داندۆکەڕون مالێنە گەنمی داوینە سەراگری و ئێجاگە گەنمەکە کوری هەنجینێکەش شیرێژێەوە بەرە دەین و ئێجا پاشی هەنجینێ جوان تێک وەرە دەین و بخۆی لێکاران ئێجا هەنجینێکە ڕوونی بەسە داکەین و لۆ میوای نەخۆشەویست و ئازیز دەقاپاکەین ئەوە ماشە کوڕم ماشەی حەید نەبی داوینە سەراگری و برکۆکە گەنمی تێگەرەکەین بە زۆرێنە ئەجا گەن ماشی تێکە دەکەین و داوێنە سەری و جوان ڕوون پیوازەکی بەسە داکەین و داتێکەین زمانان هەمدا سرکە نەبوون بنەسرچینە گەوران هەمووجا بەخۆ هەبوون لە ناوزەوی هەر نەقەناندن بەرا بەخواین و کە بنەسرک نەماینە کردوا دینم جوان ئەوانە شۆم و ورد وردیانەکەم و ئێجاچی بڕکورین هەندیشانە دۆشایی بەسە داکەم و ئێجا لۆ میوانی نەخۆشەویستیەکەم هاوچین شیوەی تێکەین با قوربانە بووم هاوچین شیوەی لۆکردنە خۆ تێکەم و نان و لە بەدارنی الان شیوە عازر بۆ با پێشی ماشە تێکەم ئێجا هەنجی کەشدان دۆچێ تێکەم کوڕم گەنمە گەنمی داوینە سەراگری ئێجاکە گەنم کوری جوان ئێجا شیرێژێش جوانە شەیلین و ئێجاوە بە ئەوەی گەنمەی هەرە دەین و جانجی ڕوونی بەسە داکەین و لۆ میوانی نەخۆشەویست دانێ ئەوە داندۆکەڕوونە لەکنەمەوارێن داندۆکەڕوون ئەو داندۆکەڕوونە لەما جوان هەنی ئەوە حازرەکەین ستاوینە وەچی مەشکنژاند و شیرێژە هەرەگرین هەتا دستانە ئەجا دستانەش دینێن جوان داندۆکەڕوونی پێلێنی بەخوای ئەمە بەس بەگەنمی لێنێن منتیقیمە ئە بەگەنمی لێ عالم بە ساواری لێنێ بە عیب نەبی ئەوەی لێنێ بە برنجی لێنێ بەرا بەخوایمە بەس بەگەنمی لێنێ دستانە هاوینەگە لە زارە ساحب عیبان هەندێکێوە بەشیرێ ئەوە بە ساواری هەرەدەن بەڵێ خۆشەویستان لەگەڵتان بەردەوام دەبین سەرەتاش دەچینە هەولێر و لەگەڵ هاوکارمانی ئیدریس محەممەد نوێترین زانیاریەکان چین لای تۆ ئیدریس و سڵاوت لێبێت سڵاوتان لێبێتەوەم کاتتان باش ئەمڕۆ یەکی دوو ساڵ ڕۆژی باڵاپۆشیە لە جیهانداوە ئەم ڕۆژە دیاری کراوە وەکو ساڵ ڕۆژی باڵاپۆشی لە هەرێمی کوردستان بۆ ئەمە بەستاش ڕێکخراوی قوتابیانی کوردستان چاڵاکێشی ئەنجامداوە لە نێو زانکۆکان و لە بەردەمی زانکۆکان ئەو خاتونانەی کەوا لێرن هەم گوڵ و هەم لیژلەچک و هەمیش کۆمەڵێک نامیلکەیان پێەیە کەەوە بەسەر ئەو خاتونانێکەوە ناباڵاپۆشن دابەشی دەکەن تاوەکو لە داهاتوودا یاخود لە داهاتوویش نزیکدا بڕیاری باڵاپۆشی بدەن و من دەمەوێت گفتوگوی زیاتر لەگەڵ خۆیان بکەم لەگەڵ یەکێک لە نوێنەرانی ئەو خاتونانە خاتون سڵاو لێبێت پێم بڵێ ئامانجی ئەم چاڵاکێتان چییە و چەندەم ساڵە ئەم جۆرە چاڵاکیانە دووارە دەکەنەوە بسم الله الرحمن الرحیم سەرەتا بەخێراتتان دەکەم ئێمە وەگرخرای قوتابیانی کوردستان هەڵسان بەکردنەوەی پرۆژەی سمبل و نور بۆ باڵاپۆشی بۆ ئەو کەسانێک کە باڵاپۆشنین یان نیمچە باڵاپۆشن هەڵساین بە دابەشکردنی گوڵ و لەچک بەسەریاندا بۆ ئەوەی سوودی لێ ببێنن سوپاس بەخوای گەورە سوودی تەواویان لێ دیتێ و لە ساڵانی پێشووتر بەسەرمان دابەش کردینە زۆر باشە پێم بڵێ وەکو لەچک بۆنەی لەچکە ئەم یادە
گوڵەکە بۆ کاری چێدا بەش دەکەن و ئەم نامیلکانە چیتیایە بۆی ئەم خاتونانە سوودی لێوەرگ لەسکەکە بەوەی لەسەر بکەن ئینشاءڵڵا پێ بم بە باڵاپۆش گوڵەکەش بۆ خۆشەویستی ئینشاءڵڵا خۆشەویستی ئەیجابیان لەلا دروست بێتن ئەو نامیرکەیان ئەو ئۆژدا بەش دەکەین چەند زانیاریەکی لەسەر باڵاپۆشی تێدایە بۆ ئەوەی بخینەوە ئیسفادە لێ بن. زۆر باشە بەدەمەوە هاتنی ئەو خاتونە ناباڵاپۆشانە بۆ ئێوە چۆنە و چۆن کاردانەوەیان هەیە بۆ ئەم کاری ئێوە. سپاس بۆخوا هەموو لێ ماوەردەگرن و زۆرش پێ خۆشحاڵم. دەستان خۆش بێت سپاس دەکەم دەست خۆش بێت. بەڵێ ڕێکخراوی قوتابیانی کوردستان ئەمە بە دیاریکراوی ساڵی 14هەمینێکەوە لە شار و شارۆچکە جیاوازەکان ئەم ساڵاتیان یاخود ئەم جۆرە ساڵاتیانە ئەنجام دەدەن و ئەم ساڵ لە شاری هەولێریش بە هەمان شێوەی ساڵانی ڕابردوو ئەم ساڵاتیانیان دووبارە کردوتەوە لە ماوەی ڕابردووشدا شوێن پەنجەی ئەم جۆرە ساڵاتیانە پێوە دیار بووە و چەندین نمونەی وازعڕوونیش هەیە کەوا چەندین ئافرەت چەندین خاتون بەهۆی ئەم ساڵاتیانەوە بڕیاری باڵاپۆشیان داوە. بۆ هاوکارمان ئیدریس لە هەولێرەوە لەگەڵمان بووی پێمان بێ لە شاری سلێمانی هاوکارمان ڕامیارمان لەگەڵە. ڕامیار سڵاوت لێبێ لە شاری سلێمانی بەدەر لە زانیاریەکانی ڕۆژ لە ڕۆژی جیهانی باڵاپۆشی هیچ چالاکیەک ئەنجام دەدرێت و هەروەها لەکوێی دەگەر کۆمەڵێک زانیاری ڕۆژمان بۆ بگوازیتەوە. سڵاوی خواتان لێ بەشوان بەیانیتان باش لە بەردەم پەیمانگەی تەکنیکی بەختیاری لە شاری سلێمانی لە هەفتەی باڵاپۆشیدا دیارە ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە چوارچێوەی کۆمەڵێک پرۆژەی تایبەت ساڵانە ئەو یادە جیاواز دەکەنەوە لە ڕێکخراوەکانی دیکە. دیارە ڕێکخراوی قوتابیانی کوردستان ماوەی 4 ساڵە پرۆژەیەکی هەیە پرۆژەی باڵاپۆشی. لە ئەم پرۆژەیەدا ساڵانە نزیکەی 1000 لەچک لەگەڵ گوڵ و شیرینی بەسەر هەم قوتابیان و هەم لە نەو بازاڕە پرۆژەکەیان هەیە بەردەوامی پێدەدەن قسە لەسەر ئەو پرۆژەیە دەکەن و هەروەها ڕێنمایی دەدەن بە ئەو کەسانی کە باڵاپۆش نین و دیارێکیان پێ دەدەن کە لەچکێکە لەگەڵ گوڵ و شیرینیە بۆی کە ببێ بە هاندانێک بۆ کەسانی کە تاوەکو ئێستا باڵاپۆش نین و لە ڕێگەی ئەم پرۆژەیەوە پێشتر لەگەڵ بەپرسی پرۆژەکان قسەم کردووە لە ڕێکخراوەکە چەند کەسێک بڕیاری ئەویاندا ببن بە باڵاپۆش کەواتە یانی وەکو خۆیان دەڵێن پرۆژەکان شوێنی خۆی گرتووە. ئێستا کاروانم لەگەڵایە بەرپرسی ئەو پرۆژەی باڵاپۆشی لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان ئێستا هاتوونەتە پەیمانگەی بەختیاری چاوەڕەن کە محازەرەی یەکەم لە پەیمانکە تەواو بێت دەست بکەن بە دابەشکردنی ئەو گوڵ و شیرینی و لەچکەی کە هەیەە کاروان سڵاو لێبێ. ئەو پرۆژەیە چەند ساڵە هەتانە و ئێستا بەتەمان چی بکەن دوای ئەوەی کە محازەرەکانەوە. بەنای خی گەورە سپاس بخوا ماوەی 4 ساڵام پرۆژەی هەفتەی باڵاپۆشی ناوەی زانکۆ پەیمانەکانی سلێمانی هەستاوە پێی و ساڵانە لەچک و گوڵ دابەشەکات واتە 1000 دانا لەچک و 1000 گوڵ بەسەر ئەو کشانەی کە ناپۆشتن و ناباڵاپۆشن. ئێمە ساڵانە سپاس بخوا لە ڕێی پرۆژەکەمان نزیکی 25 بۆ 30 خانم بوونە باڵاپۆش و هەروە ڕایانگەاند و لە کۆتاییشدا ئەم ساڵیش بە 3 پاکێج بەشداریمان کردووە. پاکێجی یەکەم لە ڕووی ڕاگەاندنەوە کۆمەڵک ڤیددیۆمان ئامادە کردووە و هەروەها دووەم پرۆژەمان هەفتەیەک دەستەکەین بە دابشکردنی لەچک و گوڵەکان و هەروەها دواتر پانێڵێکی باڵاپۆشیەکەین ئینشاڵڵا ساڵ بۆ دکتۆر عەبدولواحید دەبێت پشت بەخوا و هەروەها ئەم هەفتەیە باڵاپۆشیە بەس لە پەیمانگەی تەکنیکی بەختیاری نابێ بەڵکو لە سەرجەم پەیمانگا و زانکۆکانی شاری سلێمانی بەڕێوەچێ. باسی ئەوم بۆ بکە ئەمڕۆ چیەکەن ئێستا ئەو لەچکانە ئەدەن بەکیە ئەوانەی کە باڵاپۆش نەبن قسەیان لەگەڵەکەن یا تەنها لەشکەکەیان پێدەن شیرینیان پێدەن و تاوی ینی ڕێنمایی دەکرێن یاخودنا. بەڵێ ئێمە ستافێکمان داناوە ستافێکی 8 کەسی 8 خوشکمان لەگەڵە کە ئێستا لە حازڕدان کەمێک تریشاڵا دەست دەکەین بە دابشکردنی لەچکەکان لەگەڵ شیرینیەک و پرۆژەرێکیش ڕێنماییە بۆ ئەوانەی کە ناپۆشتنە. لەچکەکان ئەدرێت بە کەسێکی ناپۆشتە و پێی ئەوترێت کە تۆش باڵاپۆش بێ و هاان بدرێت وەروها بۆی باز بکرێ ئاسوودەی لە باڵاپۆشیدایە و کۆمەڵێک پرسیاری چۆن دەڵێشەوە کۆمەڵێک ئامۆژگاری تریە ئەکرێت و دواتر ئێمە ڕقم و کۆمەڵێک هاوتی شترمانداناوە بۆی سوود ببینێ و بە دوای ئەوە دابێت کە ئێمە دەمانەوێت ئەو باڵاپۆش بێت. کاردانەوەکان چۆمن لە ساڵی ڕابردووە ئەوانەی کە قسان لەگەڵەکەن پرۆژەکەی خۆتانی بۆ
خۆتانیان بۆ ڕوونەکەنەوە کاردانەوە چۆن هەبووە کاردانەوەی خراپ باش چۆن سپاس بەخوا کاریانەوەی باش هەبووە هەندێک جار هەیە ڕێگر هات و دەبەردەممان نیان هێشتووە ئەم لە چک و شیرینیە دابشکەین بەڵام سپاس بۆ خۆمە هەر دابشمان کردو و توانیمانەکە ئەوانەی کە ناپۆشتەنە بم بە باڵاپۆش نمونیەکەم ساڵ سپاس بۆ خۆ تا ئێستا کە ئێمە ساڵانە ئەو ساڵی کە پرۆژەکەمان کرد بۆ ساڵی هاتوو ئامادەکاریەکەین بۆی خەڵک بەم پرۆژە ببێتە باڵاپۆش سپاس بۆ خۆ تا ئێستا دەخوشکی ناپۆشتەمان هێنا لە پانێڵەکەی کە ئەکرێت بە باڵاپۆشی ئەو ئیعلانی باڵاپۆشی خۆیان نەکەن و باسی ئاسوودەی خۆیان نەکەن کە بە باڵاپۆشی چەند ئاسوودەنە و هانی ئەوانش دەرن کە ناپۆشتەنە ببن بە باڵاپۆش لەکوێ ڕێگریتان لەکراوە زۆر جار زۆر لە زانکۆیان لە پەیمانگا ڕێگریان لێکردوینە کە ئێمە ئەم چالاکیانە بکەین عادەتەن چالاکی باش و چاکیان نایە بەڵکو کۆمەڵێک ڕێکخراوی تری سربەخۆیان چالاکی ترەکەن بەڵام ڕێگریان لێمە کردووە بەسەیمە ساڵانە سوپاس بۆ هەر کردومانە هەوڵمانداوە ئەم کێشیە چارەسەرکەین ساڵ بە ساڵ هەوڵمانداوە سپاس بخوا ئەم ساڵ تا ئێستا هیچ ڕێگریەک نەبووە و دەستیش دەکەین پشت بەخوای گەورە بە دابەشکردنی لە چک و شیرینیەکە و پڕوشەرێک کە ڕێکخراوی قوتابیان لە بەسمبولی نور دەری چواندە و نزیکی 3000 چاپی کردووە. دەست خۆشکار و سپاس دەکەم شوان دیارە پرۆژەکە ماوەی هەفتەیەک بەردەوام دەبێت و لە هەمان کادا کۆڕ سمیناریش هەیە کە بۆ بەشێک لە بانخوازان ڕێنمایی ئەو خوشکانە دەکەن کە ینی نیازی ئەویان هەیە ببن بە باڵاپۆش بەڵام تاوەکو ئێستا دوو دڵن لەوەی ئایا بڕیاریان داوە لە نێوان بڕاردان و بڕارنەدانە ماونەتەوە بۆیە کۆمەڵێک ڕێنمایی دەکرێن بۆی کە بڕیاری تەواوەتی بدەن بۆی ببن بە باڵاپۆش ئەوانشی کە بوون بە باڵاپۆش زۆر کە خۆت گوێل لێ بووە ینی ئاسوودەن لە ڕووی دەرونیەوە بۆیە ئەوانشی کە ماونەتەوە ئەو بابەتانە ئەبینەوە کەسانە بین کە باڵاپۆشن هاندانێکی باشە بێ بۆ ئەوان و ڕێکخراوی قوتابیانی ئەو پرۆژەی هەر لە چوارچێوەی ئەوەیە. بەڵێ زۆر سپاس بۆ پێامێرمان ڕابیان عوسمان لە سلێمانیەوە سپاس بۆ زانیاریەکانت. بەڵایزان لە بەشی دووەمی بەرنامەکەشماندا درێژە بە باسی باڵاپۆشی و ڕۆژی گیانی باڵاپۆشی دەدەین بە میوانداری هەلێکە لە بەڕێزان مامۆستا بەدریە ئیسماعیل بانخواز و هەروەها خاتوو سومەیە جمعە و هەروەها خاتوو شادی ئیسماعیل و خاتوو ئاشنا حسێن لێرە میوانە لەگەڵمان زۆر بەخێر بێن پیرۆزباییشتان لێ دەکەین لە ڕۆژی گیانی باڵاپۆشی مادوونەمە لەشتان ساغ بێت. بەخێر بن. باڵاپۆشی یەکێکە لە فەرزەکانی ئیسلام و یەکێکە لەو شتە جوانانەی کە ئیتر ئافرەتان دادەپۆشێ و ستریان دەکات و لەگەڵ ئەمەشا ئێوە کوڕخرای قوتابیان هەساوم بە ئەنجامدانی ڕاگەاندنی هەفتەی باڵاپۆشی و کە تێیدا کۆمەڵێک چالاکی و بابەتان ئامادە کردووە. زۆر باش ئەمێ لەو پرسیارۆ دەست پێ بکەم کە ئایا باڵاپۆشی چییە چی دەبەخشێت بۆ کەسێک کە ئیتر باڵاپۆش دەکات و جیاوازی دەکات لە کەسانی تر واتە ئەو متمانی کە ئەی بەخشی بە کەسەکە خۆی لە ڕووی دەرونیەوە. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سەرەتا پیرۆزبایی ڕۆژی جیهانی باڵاپۆشی لە هەموو مسلمانانی جیهان و مسلمانانی کوردستانەکەم و بەخێرات نیەم گەجە خەنگەرمانەکەم پیرۆزبایی ئەم باڵاپۆش و سمبولە جوانە پڕبەهایان لە یەکەم و دەستخۆشی بۆ جەنابتان بۆم دەرفەتە. سەبارەت بە پرسیارەکەی جەنابەت باڵاپۆشی چواتایەکی هەیە و چ قورساییەکی هەیە و ئایا فەریزەیەکی خۆی پەروەردگارە. پێش ئەوەی کە وەڵامی پرسیارەکە بەمەوامەوێ بە یەک چیرۆکی خۆم لە تەمەنی ئەم گەنجانەیە بووم دەست پێ یەکەم. طبعاً سوپاس بە خۆی پەروەردگار لە سەرەتای لاویمانە خۆی گەورە کە هیدایەتیان زۆر تاسووقی ئەوە بووین کە ببینە سەبەبی هیدایەتێک بۆ کەسانی بەرامبەرمە وەکو پێغەمبەری عەزیز و خۆشەویستمان عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمی هەر کەسێک ببێتە سەبەبی هیدایەتی کەسێک ئەوە باشترە لە هەموو دەهاتی دنیا لە هەموو سەرمایەی دنیا لە هەموو جوانیەکانی دنیا. ئەم فەرمودەیە زۆر چۆنەڵەی مژدە بەخش بوو بۆ ئێمەی گەنج کە لە تەمەنی ئەم گەنجە خوێنگەرمانەدا بووم بە بەردەوامی لە هەوڵی ئەوەیە بووین هەموو غەممانەوە بوو کەسێکی نا باڵاپۆش بکەین بە باڵاپۆش کەسێک کە بۆ نمونە کە فکرەیەکی ئیلحادی هەیە هەوڵی ئەوە بین بیگەێنێ لوتکێ قەناعەت و کەسێک کە بۆ نمونە هێشتا لە قەلەقیە بڕیاری ناوە زۆر خۆمان ماندووە کرد تا بگەینەوەی کە ئینشاڵڵا هەدەفەکەمان بپێکین ئیتر بنووسین بێ بە دەرکردنی نامیلکە بێ بە کۆڕێ بە سیمینارات بێ بە هەموو ئەوانە بە جەولەی مەیدانی بێ زۆر هەوڵەکەمان چڕوو
کوڕەکردەوە بۆیە ئەماکەم بە چیرۆکێک من لە پۆلی 5 سەرەتاییە کە خوێندکار بووم مامۆستایەکەم هەبوو خولی کۆنفۆ کاراتی بۆ کردبووینەوە تا پۆلی 6 سەرەتایی بنەڕەتیشمان تەواو کرد مامۆستامان بوو بە زمانی ئەڵمانی وانەی کۆنفۆ وەرزشی پێوتینەوە ئەو مامۆستایە ئیلحاد بوو هیچ باوەڕی بەبوونی خۆی گەورە نەبوو طبعا من ئەو تەمەنە دوای ئەوە لێکدا بڕەن کە چوومە ناوەندی لە ئامادەیی بووم دوای گەڕانەوەمان لە ئاوارەبوونی ئێران کە خوای گەورە هیدایەتیم قەدەرەن لە کاتی حیسار و نەبوونی و ئەوەیە بوو بەبوونی کارەساتی یەکێک لە ئەندامەکانی خێزانەکەمەوە نەخۆشکەوت داخلی خەستخانە بوون ئەو کاتە لەبەر حیسار و نەبوونی بێموچەی خەڵک زۆر بەکەمی دەوامیە کرد من لە ئێران ئیسعافاتی ئەوەلیم بینی بوو کە لەبەر ئەوەی منتەسیب نەبوو کارەکانی ئەوانم جێبەجێ کرا هەڵواسین و دەرمان و بەکارهێنانی و عیلاج و ئەمانە 15 ڕۆژێک لەو نەخۆشخانەیە مامەوە ڕۆژێک سەید یەکێک لە ژوورەکانم کرد نەخۆشێک لەوێ کە وجودی هەیە ئەو مامۆستایان بوو کە ئیلحادە کە ئەسڵەن باوەڕی بەبوونی خوانیە جا بۆیە من کۆمنتم بۆم گەنجە خوێنگەرمانەیە لە کۆسپ و لەمپەرەکان لە ڕێگریەکان لە ناڕەحەتیەکان ئاینی پیرۆزی ئیسلام بە گوڵڕێژ نەکراوە ناڕەحەتی زۆری تیا هەموو ئەو دڵڕاوکیان و کۆسپ و لەمپەر و ناڕەحەتیانە دەبنە ئەجر بۆ قیامەتیان ئینشاءڵڵا جار هەبووە 5-6 گەڕک لەگەڵ ئافرەتێکی مەسیحیا لەم شارەدا لە تەمەنی ئێمانە ڕۆیشتوم هاوکاری بووم بۆ نمونە ئەو شتانی کە بەدەستی بۆ بۆم هەڵگرتەوە کۆمنتی خۆم و قسەی خۆم تا الحەمدوللا شایەتمانی تاواتیێنا و گەیشتۆتە لوتکەی قەناعەت بۆیە من ئەڵێم هیچ کاتێک ماندوو مەبن کە سەیرم کرد مامۆستاکەم سڵاوم لێ کرد خۆم پێناسان گەورە بوو بووم منی نەناسیەوە پێداویستی و حاجەکانی بۆ جێبەجێ کرد هەموو کاتی سەری سەعاتەکان خۆم دەرزیەکانم بۆ کرد هەڵواسینی ئەو ناڵە مانگرتنە بوو ئەو کاتە حیسارێکی زۆر بەقوت هەبوو منتەسیبەکان دەوامیان ناکرد من ئەو ئەرکی ئەو قاوشەم گرتە بوو ئاستەوەکو خۆبەخشێک شەوانە هەموو شەوێک نامیلکەیەکم بۆ ئەخوێندەوە هەموو شەوێک هەشت شەو بەیەکەوە بووین دوای ئەوە طبعا وردە الحەمدلله خوای گەورە شیفای ڕەحمەتی دا و ئیتر ئاخر وارزام 2 شەو پێش ئەوەی کە دەربچێ لە نەخۆشخانە زۆر چۆنەڵی هەستم کرد ئومێد هیوا لایانی دەرونی لە ئەو پەڕی ناجێگیریەوە هاتە چۆنەڵی ئارامی دەرونی بوو یەکسەر باوەشی پیا کردم و شایەتمانی هێنا و هیدایەتی وەرگرت ئیلحاد بوو لەو پەڕی بێدینی و باوەڕ نەبوون بەخوای گەورە چۆنەڵی یەکسەر شایەتمانی هێنا ئەو نامیلکانی بۆم خوێنبەوە هەمووی برد پەیمانی پێدام دەستی خستە ناو دەستم و هاوسەری بۆ ڕۆژی دوایەویش هەمان شێوە هەر مامۆستا بوو بە هەمان فکرە زۆر چۆنەڵی جەختی لەو کردەوە ئەویش لەبەر خاتریەوە الحەمدلله هیدایەتی وەرگرەوە یەکێک لە مناڵەکانیشی کە هاوتەمەنی من بوو هەر لەگەڵیدا الحەمدلله خوای گەورە هیدایەتی یاجا ئەو کاتە نووسەر بووین لە هەموو ڕۆژنامە و وەڤارەکانە بەرهەمانە بوو لە تەمەنی ئەم گەنجە جوان و خوێنگەرمانەدا ینی ئەو کاتە سەرەتای لاویمان بوو زۆر عەزم و جەزم و ئەوەمانم ئینشاءڵڵا بۆ کاری داوارە عەزم و جەزممان هەیە یەکسەر لە یەکێک لە وەڤارەکان نووسیم من ئەمەم کرد چیرۆکەکەم وانووسی ئەگەر باشە ئێوە وا بکەن کاردانەوەیەکی زۆر گەورەی دروست کرد بۆیە ئینشاءڵڵا ئومێد دەکەم هیچ کاتێک لە بابەتی کاری داعوی و بانگەواز سستی و تەمەڵی من وێنن ئیلا هەنگایەک بەرەو خوابچۆ نەستە خوادە هەنگا بەرەو ڕوودێ سەبارەت بە پرسیارەکەی جەنابەت باڵاپۆشی فەریزەیەکی خوای پەروەردگارە هەر کەسێک ئەگەر باڵاپۆشی نەکردبێ نازانێ خۆشی لەزەت ئارامی پارێزراوی دنیایەک لە واتای هەیە باڵاپۆشی ئێمە ڕێز و حرمەت و تەقدیر و خۆشەویستی تەواومان بۆ ئەوانەی کە ناباڵاپۆشن هەیە تەمەنا دەکەین ئەوانیش بگەنە لوتکەی قەناعەت تەمەنا دەکەین هیدایەت وەربگرن تەمەنا دەکەین بڕیار بدەن ئەو بڕیارە دروستە مادەم ئێمە کە خوای پەروەردگار بە نەسی خوا لە قورئانی پیرۆزدا باز لە نوێژ ڕۆژ و حەج زەکات و هەتا دوایی دەکا ئەمیش یەکێکە لە فەریزەکانی خوای پەروەردگار ئێمە باوەڕمان بە کولی قورئان هەیە ئەگەر ئینسانێک بۆ نمونە نەیار بێ لەگەڵ حرفێکی قورئان معنای ئیمانی دامەزراو نییە مادەم ئەم نەستە خوایە فەرمانمان پێ دەکات کە دەبێ باڵاپۆش بن فەرزی خوایە نوێژەکان بۆ لە کاتی خۆی دابێ ئەنجام بدرێ و ئەوان فەریزەکانی تریش زەکات و حەج و ئەمانە خۆ داپۆشینیش و باڵاپۆشیش جێبەجێکردنی فەرمانی خوای پەروەردگارە و بێگومان ئەنجامدانی باڵاپۆشی چۆن فەرزی نوێژ لەسەر لاتێ بە ئەنجامدانی لەسەر لاتێ بەڵام کاتێک ئەنجام نەدا ئەو چۆنەڵی فەریزەیەت لەسەر ئەمێنێتەوە من لێرۆ نامەوێت ئافرەتانی ناباڵاپۆش بێ هیوا بکەم کاتێک ئافرەتێکی ناباڵاپۆش متەدەینە باوەڕی تەواوی بەخوا هەیە قورئان دەخوێنێ شەو نوێژ دەکات سونەتی پێنجشەم و دووشەمەگرێ ئەوانە خوای گەورە حقوقی بەندەکانی نافەوتێنێ ئەوە بۆ خۆی بەشێکە ناباڵاپۆشیەکی بەشێکی ترە خوای گەورە ئەوانەی بەرزە نرخێنێ بەڵام لە واجبی ناباڵاپۆشیەکەشی خۆش نابێ بۆیە مەفروزە هەموو ئافرەتان
ئافرەتانی ئیماندار ئەوەی کە نا باڵاپۆشن ئافرەتانی باڵاپۆش ئینشاءڵڵا زۆر مۆسیر بن دڵخۆش بن بەو تاجە زێڕینەی کە بڕیاریان لەسەردا و باڵاپۆشیان کردووە جێبەجێکردی فەرمانێکی خوایە و ئەمە نەستی خوا جێبەجیان کرد ئەوانش کە ئیماندارن و هێشتا نەگەیشتونەت لوتکێ قەناعەت با هیچی تر لە گوناه و تاوانە نەژین چونکە بەڕاستی بێ ئەمری خوا بێ فەرمانی خوا جێبەجێ نەکردنی فەرمانەکانی خوا لە گوناه و تاواندا ئاژی بۆ نمونەم گەنجە خوێنگەروانی کە ئێستا لە زانکۆوە تەشریفیان هێناوە بۆ ئێرە ئومێ دەکەم نمونەیان زۆر بە پڕچالاکی و جودن لە زانکۆ تا هاتوونەتە ئێرە چەند ڕەگەزی بەرامبەر بینی بێتنی ئەگەر ئەمما ئەو کەسە لە قیمەی بێدینی دابێت کاتێک ئەم تاجە زێڕینە ئەبینن ئەم پۆشاکە جوان ئەبینن ئەم بڕیارە خوایە کە جێبەجێ وەزیفە و فەرمانی خوان جێبەجێ کردووە لە قیمەی بێدینی دابێ تاجێکە شیعاری لا إله إلا الله محمد رسول الله صلى الله عليه وسلم ئینزارێکە بە ئاگاهێنانەوەیەکە یەکسەر ئەم تاجی ڕێزە وا لە بەرامبەرەکەیەکە قیامەتی بیر بکەوێتەوە دەی ئەگەر قیامەتیشی بیر نەکەوتەوە خۆ ئەم کەسە جسم و جەستە و جوانیەکەی کە خوا بە جوانی ئافرەتی دروست کردووە پارێزراوە چەند کەس بینی بێتی چەند چاوی چوو بێتە سەر ئەوەنە ئەجرە بۆ دوو جار ئەجی بۆ نووسێ لەبەرەوەی ڕەکەزی بەرامبەری پاراستووە و پاشان خۆشی تووشی ئەجر بووە کەواتە 50 کەس بینیێتی 100 ئەجری بۆ نووسراوە ئەی ئەگەر کەسێک ناباڵاپۆش بێ ڕەگەزی بەرامبەری بینی چەند کەس نەزەری لێ بکە بەرامبەرەکەی تووشی گوناه دەکە زائیدەن خۆشی بە هەمان شێوە تووشی گوناه دەکا ئەگەر 50 کەس ببینێ 100 گوناهی بۆ چۆنەڵی توش دەبێت بەستە بۆ ئەوە ئەوانە کۆتا قسم کە ئەو شاعیرە دەڵێ ئەمە چۆنەڵی کۆمنتێکە بۆ باڵاپۆشەکان و ئەوانش کە ناباڵاپۆشن ئینشاڵڵا ئومێ دەکەم وکوێمە وتمان ناباڵاپۆشەکان زەڕبی سفر ناکەین چۆن من ئەم خوشکە ئازیزە باڵاپۆشانم خۆشە ئەوانیشم خۆش ئەوێ کۆنتاکتمان هەیە بەرکەوتنمان هەیە هاوڕێتیمان هەیە ئەرکو کار و پیشەمان پێکەوەیە ئومێد دەکەین بڕیارە دروستەکە بدەن و بگەنە لوکێ قەناعەت شاعیرێک گەڵێ تۆ بڕێ چکلێت بێنە کامەی جوانە بیهێنە لەیدا ماڵە بەرگەکەی دەری خەنا و جەرگەکەی بزانە کەس بێزی دێ ئەو بێبەرگە هەڵگرێ مەگەر مەگەز یاخود مێش بە گەرمی لێی دێنە پێش ئێمە ناباڵاپۆشەکان بێ ئەرزش ناکەین بەڵام عادەتەن ئەوەی کە ناباڵاپۆش بێ خوای گەورە کەمالێت و جوانێکی پێبەخشیوە پارێزراو نابێت چاوی لەسەرە و دەبێتە سوتەمەنی هەم لە دنیا هەمیش لە دوا ڕۆژ دوعای هیدایەت بۆ هەموو ناباڵاپۆشەکان دەکەین و دوعای ئیستیقامە و بەردەوامی بۆم گەنجە خوێنگەرمانە و ئەمثالی ئەمانی ژەکەین دەستەکان خۆش بێ مامۆستا بەدریا وەجا سایوی تەبریزی ژەڵێ ڕووی دەریا کەف نشینەت قەهرێ دەریا گەوەرە سەڵێ کەفی دەریا لەسەرەوەی و گەڵام گەوهرەکانی لە خوارەوە دەچینە لای خاتوسمەیە جەمعا خانمێکی چالاکی باڵاپۆش هەموو ساڵێک لەگەڵت ئێمە بەردەوامە بین دەستان خۆش بزانم ئەم ساڵ لە ڕۆژی جیهانی باڵاپۆشی کار و چالاکیەکانتان چۆنچۆنی بووە و هەروەها بەدەمەوە هاتن و ئەو هەنگاوە باشانەی نراوە و بە پێچوانە شۆڕەنگە کۆمەڵی کێشەوەگیر و گرفتان بۆ هەب دروست بوو بێت بەناوی خۆی گەورە میهرەبان سپاس بۆ ئەم دەرفەتەی بەڕێستان وەکو زانین لە ڕۆژی جیهانی باڵاپۆشیە وەکو ڕێکخراوی قوتابیان ئێمەش چالاکیمان هەیە سپاس بەخوای گەورە کە ئەم ساڵ ئەو وڵاتانی کە ئەم یادە بەرز ڕائەگرن ڕێژەکەی زۆر بەرز بۆتەوە پێم وابێت نزیکەی بەڵێ 140 وڵات لەم ڕۆژەیە چالاکیان هەیە دەربارەی باڵاپۆشی و ئەم ڕۆژە بەرز ئەنرخێنن و یادیەکەنەوە الحەمدولیلا کە کوردستانیش کۆمەڵی کەسی تایە ئەم ڕۆژە لە بیر نەکا و ئەم پەیامە پیرۆزە هەڵبگرێ سپاس بەخوای گەوراوەکو ڕێکخراوی قوتابیان کار و چالاکیمان هەبووە بەنسبەت ناوەندی زانکۆ پەیمانگاکانیشەوە هەفتەی باڵاپۆشیمان هەبوو واتە لە ڕۆژی جیهانی باڵاپۆشیەوە کە یەکی دووە بۆ ماوەی هەفتەیەک زیاتر کەمتر ئێمە کار و چالاکیمان هەبووە چالاکیەکانمان چی بوون بەناو ناوەندەکانی خوێندن و زانکۆ پەیمانگاکان و شوێنە گشتیەکان ئێمە لەچک و گوڵ و شیرینی و دروشم و ئەمانەمان دابەش کردووە بەسەر ئەوانی کە ناباڵاپۆشن و هەنێک کاتیش بەسەروانی کە باڵاپۆشن و لەگەڵ ئەمەیە هەستاوین بە سازدانی پانێڵێکی گەورە و ناوازە تایبەت بە باڵاپۆشی و تایبەت بە بڵاوکردنەوەی پەیامی باڵاپۆشی بۆ خانمانمان بەڵێ لە شاری سلێمانی و ئەلحەمدولیلا ئێستا ئەمە گوازراوەتەوە بۆ زۆربەی ناوەندەکانمان
وەلقەکانمان لە خەڵک شارەکان بەشداری پانێڵەکە کا چۆن گەنجان کۆکەنەوە یعنی چۆن خەڵک بزانێت کە پانێڵتان هەیە کۆبوونەوەتان هەیە لەو شوێنە هەڵبەت کە سەرەتا ئێمە ڕیکلامی بۆ ئۆکەین هیچ شتێک بەبێەوەی کەسێک نەزانێ خەڵکی بۆ کۆ نابێتەوە کاتێک ئێمە ئامادەکاریمان تەواو کرد پاشان هەڵسین بە سازدانی ڕیکلامێک بەم ڕیکلامە خەڵک کۆ بێتەوە و چۆنەها مامۆستای بەڕێستاوەکو ئێستا لە خزمەتی ئەم پانێڵەیە بوون و ئیشاءالله خۆی گەورە پشتیوان بێ هاوکاربین لێرە تۆزە ڕیکلایم بۆ بکەین ئیشاءالله لەم هەفتەیە ئەشێ ڕۆژێک دیاری بکەین ئیتر ئەگەر دەوام بکەوێ یان زوو بکەوێ لە ئامادەکاریەکان بەردەوامین الحەمدولله حەزەکەم بچیتنە لای خات و شادی بەڕێستان وەکو یەکێک لە چالاکوانەکان لەو پرۆژانی کە ئەنجامتاندانا لە ڕێکخراوی قوتابیان بە تایبەتی ئامۆژگاری چییە بۆ باڵاپۆشەکان بۆ ئەو کەسانە ئایا باڵاپۆشی بۆتە ڕێگر یاخود هاوکار بووە لە تایبەتمەندی و متمانە و هێز بۆ تۆ و ئایا کاردانەوەی خەڵک چۆن بووە لە کە ئێوەیان بینیوە ئەم پرۆژانە ئەکەن سەرەتا بە ناوی خی گەورە و میهرەبان سەبارەت بە پرسیارەکەی ئێوە ئەوەی کە تاوەکوی ئێستا من لە باڵاپۆشی خۆمە بینیومە جا لە ئاسوودەی و هێزێکە پێمە بەخشێ لە هەموو کارەکانی ژیانمە هیچ شتێکی تر نەبووە هەنێک جار ڕاستە لە هەنێک شوێنە ڕێگریت لە یەکرێ ڕەنگە تۆ بچیتە هەنێک شوێن بە چاوێکی تر سەیرە بکرێ وە ڕەنگە لە هەنێک شوێنی شابهۆی باڵاپۆشەکەسەوە تێڕوانینی جیاوازە بۆ دروست بێ ئەمە هەیە لە ناو کۆمەلگای ئێمەیە بەڵام سەرەڕای هەموو شتەکان من باڵاپۆشەکەی خۆم خۆشەوێ و پێشی ئاسوودەم ئەوە من قەناعەتم بەوە هەیە ئەگەر هەر شتێک ئاسوودەتکە نێیکەی تاوانی بەرامبەر خۆ کردووە زۆر باشە وەڵام لە خاتواشنامێ پرسیارێکی تایبەت بکەم ینی تایبەت بمانە فراوانەکەی زۆر جار ئێوە وەکو کار و چالاکیەکانتان ئەچنە ناو خەڵکەوە لە ڕۆژ ژیانی باڵاپۆشی قەت ئەو نیشانی پرسیارتان بۆ دروست نەبوون و خانمێک بەڕاستی لەچکی بەسەرەوەی بەڵام بەناو لەچکی بەسەرەوەی باڵاپۆش نییە ڕەنگە ئەوەی کە هێشتا هەر باڵاپۆش نییە ئەگەر ئەوەیە تۆ قەناعەتی پێ بکەنی بە شێوازێکی جوان باڵاپۆشی بکە چۆن مامەڵ لەگەڵ ئەو کەسانەکەن ناویان باڵاپۆشە یاخود لەچکێکی سادیان کردو بەڵام ڕەنگە جلوبەرگەکەیان بە پێی پێوەرە ئاینەکان نەچێتە ناو باڵاپۆشیەوە سەرسا بە ناوی خۆی گەورە دەستخۆشیێن بەنامەتان لێ یەکەم و ئەم بانگێشکردنە ڕاستە ئەمە زۆرجار لە کازی پێشکەشتنی کار و چالاکیەکانمان یا خوددا ڕۆژانی ئاسایی کاتێکە ئەچینە شوێنە گشتیەکان یا کار و چالاکیەکمان ئەبێت دووچاری ئەو شتانە ئەبینەوە هەردا زۆر جاریانی کەسانێک هەبووە کە ویستویانە کۆنتاکت لەگەڵ خۆما دروست بکەن ڕاستەوخۆ ئەو شتیان لا دروست بووە یاخۆت گومانێکیان لەسەر ئەو دروست بووە کە ئایا من ئەو پەیوەندی قوبوڵەکەم یاخودنا و کارەکەش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە بەداخەوە کۆمەڵێک لایەن و دەست لە هەوڵی ئەوەیان کە ئاینی ئیسلام یاخود بڵێن باڵاپۆشان ناشرین بکەن یاخود بەلایەکی کێ بن بە پێچوانی ئەو لایەنێکی لە ڕاستیا بوونی هەیە بە شێوەیەک یعنی کەس هەبوو بە خۆمی وتووە باشە تۆ توانی بیتە هاوڕێ من یاخود پەیوەندی دروست بکەیت وە ئەی بۆنە ئاسایی ئەگەر بەڵام بم پێوانانە بم ڕێنمایانە بم شێوازە سیاخر بۆیە برسم لەبەرەوەی باڵاپۆشەکان ئەڵێن کە هاوڕێ سفرەکان ناکەن کە بەداخەوە ئەم تێڕوانێکی غەڵەتە سەر باڵاپۆشەکان خۆی لە ڕاستیدا کەسانی باڵاپۆش ئەبێت بە شێوازێک ڕەفتار بکەن کە جێگەی سەرنجی کۆمەلگا بن بەو لایەنەی کە ئێمە وایان لێ بکەین ئەوانیش لە کار و چالاکیەکانتانە لەگەڵ ئەو خانمانەی باڵاپۆشن بەڵام ڕەنگە لەچکەکەیان زۆر ئەوە نەبێیان زۆر هەر بۆ جوانکاری دەنگیاوکو ئەوەی چی پێڵێن لە ملیان دەکەنیان جلوبەرگەکەیان ئەوانە ئێوە چۆن مامەڵە لەگەڵ حاڵەتانەکەن ڕەنگە پێی بڵێ باڵاپۆش بڵێ خۆ باڵاپۆشم من ڕاستە ئەو شتەش دووچاری ئەوەش ئەبینەوە ئێمە هەڵێن سەرتا بە ئامۆژگاریکردن بە دەرخستنی جوانیەکانی باڵاپۆشی ڕاستی مابەتەکە چییە ئەویان بۆ دەرەخین واتە پێناسەیەکی ڕوونی باڵاپۆشیان بۆەکەین و چیانەگەین کە ئایا ئەو شتی ئەوەیکەن تا چەندێک ڕاستە و تا چەندێک ڕاست نییە طبعاً کەسێک ئەگەر بەڕاستی باڵاپۆش بێت ئەبێت قەناعەتێکی تەواوەتی لە دڵەوە بۆ دروست بێت ئەو کات ئەگەر ناگەر بێت و کەسێک بەلایەنی بۆ جوانی دەری خۆتان ئەفەرمونون یا ئەوەی کە بڕووکەش بێت ئەوە هیچ ئەوەی تیان نامێنێتەوە کە بڵێن لە جێ بەدەستێنان ڕزامەندی پەروەردگارەوە چونکە ئێمە هەر کەسێک کە حیجاب ئەبێت یاخۆ هەر ئافرەتێک کە بنج بڕیاری باڵاپۆشی ئەدا ئەبێت لانیکەم لە دڵەوە بە قەناعەتی بەوە هەبێت و بڕیاری بۆ ئەوە بێت کە ڕزامەندی خۆی گەورە بەدەست بهێنێ جا بۆ ئەو کەسانە من هیوادارم کە ئەو بیرکردنەوەی لای خۆیان لا ببن چونکە بەڕاستی باڵاپۆشی ئەومانیان ناگەیەنێت کە دەرخستنی جوانی بێت یاخۆ تەنها بەناو چونکە ئەوە ئەکەوێت لەسەر کەسانی بەڕاستی باڵاپۆشیش
کاریگەری کاتا بێ بمۆلای بەدریخان ئەگەر لە ئەزمموی خۆتەوە پێمان بڵێ بەڕێستا وەکو باڵاپۆشێک کە ساڵانێکی زۆر لە بانگەواز و سەحوای ئیشتان کردووە و ئێستاژ وەکو پەرلەمانتارێک ئایا لە چگنە بۆتە ڕێگری بۆت یعنی بۆ منە زۆر جار لە خانمان دەبیستین کە لەبەرەوەی ئێمە حیجابین ناتوانین هەموو ئیشە بکەین ناتوانین بەهێز بین لە کایەکانە دەربکەوین بە تایبەت بە پێچوانەوە توانمەوە بڵێم باڵاپۆشی هۆکارێک بۆ زیاتر بەرەو پێشچوونم لە کارەکانم و مسەیتەربوونم لە کارەکانم و پاراستنم لە هەموو ڕووەکانەوە لە کارەکانم هەمووی لە بابەتی چوارچێوە باڵاپۆشیەکەیەوە چۆنڵی بەڕاستی باڵاپۆشی هۆکارێک بووە کە بتوانم بوێر بم باڵاکم پۆشی وای کردووە کە بتوانم دەنگم دلێر بێ باڵاپۆشی وای کردووە کە بتوانم ئیبداع بکەم باڵاپۆشی وای کردووە کە بتوانم چۆنەڵێ عامیلی خەیر بم بۆ بەرامبەرەکانم وای کردووە کە بەرامبەرەکەم باڵاپۆشی لە منەوە خۆش بوێ نەک ڕقی لێ ببێتەوە بە شێوەیەکی قێزەون وێنای بکە وەکو ئەو خاتونە گوڵە باسی کرد باڵاپۆشیە بێ کردداری بێ خەڵک کە کەسی سەیری کەسانێکی خاوەن مەبدەکە کەسانێکی باڵاپۆژەکە چۆنەڵەی دنیایەک لە هیوا دنیایەک لە ئومێد دنیایەک لە چۆنەڵەی گۆڕانکاری ئەبینێ بەڵام بە پێچەوانەوە هەشە باڵاپۆشە ئەوەنە بە قێزەونی و مامەڵەیەکی ناتەندروست دەکا باڵاپۆشیەکە وێنایەکی ناشری نیشان بە بەرامبەرەکەیدا ڕۆژێک چوومە شەڵتەری ئافرەتان داڵدەدانێکێک لە پارێزگاکانی سلێمانی ناوی نابم تقریبا 5 کات ژمێر لەگەڵ یانە قسەم کرد سوپاس بۆ خوای گەورە تەسیر و کاریگەری ئیجابی جێهێشت یەکێک لە ئافرەتەکان هادووتی من زەمنێکی زۆرەوازم لە نوێشکردن نێناوتم بۆ وتی لەبەرەوەی فڵان کەسی نوێش خوێن مامەڵەی ناتەندروستە تم باشە تۆ کە ئەوت بینی و مامەڵەی ناتەندروستە لە منێک کە هەڵەکارم کە خوڕەوشت و هەڵسوکەوتی منت بەدڵنێ لە منەوە سەیری ئیسلام سەیری فەریزەکان و وەجباتی خوانەکە لە گەورەی ئیسلام و سەیری ئیسلامکە بە پێچوانەوە ئەتوانم بڵێم باڵاپۆشی زۆر 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 مطمئین و دڵ ئارامی پێبەخشیومەوە نسڵەت و سەرکەوتنی پێبەخشیوم و هەنگاوە خێرا و سەرکەوتنەکانم و دەستکەوتەکانم هەموو لە چوارچێوەی خودی باڵاپۆشیەکە بووە و لە چوارچێوەی کاری پەرلەمانیم ئەوەندەی توانی بێتم الحەمدولله بە فەزلی خواوە ئەوەش فەزلی پەروەردگارە توانی عامیلێکی خێر بم چەند کەسێک الحەمدولله لە دوای دەست بەکاربوون سوێندی یاسایم چەند کەسێک الحەمدولله بڕیاری باڵاپۆشی داوە نەخەیر الحەمدولله لە هەموو هەنگاوەکانم خۆم ئەو پەڕی بە سەرکەوتوو دەزانم لەبەر ئەوەی خوای پەروەردگار کە فەرمانی پێکردوم فەرمانەکەی خوام جێبەجێ کردووە و سەلامەت و پارێزراوم بە موسەیتەری بۆ هەر کۆڕ و مەجلیس و شوێنێک بمەوێ بە بوێرانە چۆنەڵی بەشداری دەکەم بە پاراستنی کۆی جەستەم ئێستا پێدەچێ خوشکانی ناباڵاپۆژ یا هاوپیشەکانم گویان لەم قسەی بە جۆرێکی ڕخنامێ زۆری بگرن نا خوشکمان هەیە زۆر بە شەهامەت و جەری و ئەو بەس تەنها وتمان هەنگاوە باڵاپۆشیەکەی ماوە بەڵام خۆی ترە مەشتێکی حاشا هەڵنەگرە خوای ڕەب العالەمی لەسەر و حوتەبقاتی ئاسمانەوە فەرمانی پێکردوین کە باڵاپۆشی ئەنجام بدەن تاوەکو ئەو جوانیەی کە خوای گەورە بە ئافرەتی بەخشیوە چۆنەڵی نەبێتە مای گوناه بۆ ڕەگەزی بەرامبەری و نەزەری لێ نەکرێ و نەبێتە سوتەمەنی هەم لە دنیا و هەم لە دوا ڕۆژ باڵاپۆشی نابێ هیچ کەسێک بە منەتی بزانێ بەسەر خوا دابیکە بە منەتی بزانێ بەسەر منی باڵاپۆش ئابیکە بەسەر منی خاوەن مەبدە ئابیکە چۆن نوێژ واجبە خۆداپۆشتنی واجبە لە کاتێکدا کە پێغەمبەری ئازیز و خۆشەویست عەلەیهی سەڵات وەسەلام فەرمانی کرد بە ئافرەتان کە خوای گەورە ئاەتی قورئانی دابەزان لەسەر باڵاپۆشی لە سوورەتی نوردا بێگومان ئەو دقەی کە خوای پەروەردگار فەرمانی بە پێغەمبەری ئەکرەم کرد عەلەیهی سەڵات وەسەلام ئافرەتان بەبێ تەڕەددود و دوودڵی یەکسەر هەنگاویانە بڕیارە دروستەکاندا دوودڵ نەبوون یەکسەر لە لەحزەی یەکەمی دابەزینی ئاەتەکە فەرمانەکەی خوایان جێبەجێ کرد ئەوەی کە قماشێکی پێ بوو ئەیدا بەسەریدا ئەوەی هیچی پێ نەگەیشتا دەستی ئەگر بەسەریەوە ئەوەی کراسەکەی تۆزە درێژ وایە دامێنی کراسەکەی دڕ ئەیا بەسەریدا ئەوەی کە دوانی پێ بووایە کرد بە دوو بەشەوە ئەیا بە بەرامبەرەکەی یەک لەحزە لەسەر هاتنی نەسەخوایەکە دوودڵ نەبوون و بێفەرمانی خۆیان نەکرد بۆی تووشی غەزەبی خوانە بن یەک لەحزە بەسەریا تێنە پەڕیدە ئێمە بۆ نمونە بە ئافرەتانی ناباڵاپۆش ئەڵێن بۆ باڵاپۆشی ناکەی جارێک گەنجم جارێ ماومە جارێک لاوم بەڕاستی تەمەن بۆ هیچ کەسێک زەمان نیە گەنجێتی بۆ هیچ
هیچ کەسێک زەمان نییە لەش ساغی بۆ هیچ کەسێک زەمان نییە یعنی بەڕاستی مشکیلەیە هەیە چارەکە سەدەیەک تەمەنی تێپەڕاندووە هێشتا قەراری باڵاپۆشی نەدەڵێت دڵم پاکە ڕاستە خی پەروەردگار وتمان هەموو ئەوانە دڵپاکی بێغەلوغەشی سینە صافی سەداقەت بۆ نمونە بەخشندەیی ڕووخۆشی نوێژ و عیبادەتەکانی بەڵام خوا لەو فەرمانە خوایی خۆی بەڕاستی خۆش نابێ فەریزیەکە بۆیە مەفروزە جێبەجێ بکرێ بۆیە هیچ کاتێک باڵاپۆشی کۆسپ و لەمپەری بۆ کارەکانی من لە هیچ کارێکمدا دروست نەکردووە ئیتر بۆ نمونە کار و پیشەی پەرلەمانتاریم بێ و لە کاری سیاسیم بوو بێ و لە کاری ڕێکخراوەیم بوو بێ لە هەر مەجالێکدا من کارم کرد بێ سپاس بخوای گەورە باڵاپۆشی بگرە بەرەو پێشی بردوم نەکوانە خواست کۆسپ و لەمپەرێکی بۆ دروست کرد زۆر باشە دەستەکان خۆش بێ خۆ سلامەتن خاتوسمەیە خاتواشنا باس لەوە کە زۆر خەڵک لێمان نەترسێ کە باڵاپۆشی ناوێرن مامەڵەمان لەگەڵ بکەنەوەمانە من هەر بەڕاستی خۆزگە کۆمەڵێک وێنە هەبوو بمهێنایە لەبەر پسپۆڕێکی خۆم گەر بگەڕێنەوە بۆ پێش ئیسلام تەنانەت پێش لە دایکبوونی عیسای مەسیح هاتنی ئاینی مەسیحیەتیش تۆ بۆ کۆنتریش لە جیهانی کۆن لە سەردەمی لۆلۆیەکان گوتیەکان ئەو تابلۆ مەنحوتانەی ماونەتەوە وێنەی جل و بەرگ و ئەوانەی کە هەبووە یعنی تەواوی خانمان باڵاپۆشن لە ئاینی جوولەکەش هەر باڵاپۆژم لە ئاینی زەڕادەشتی باڵاپۆژم لە ئاینی میتڕایی باڵاپۆژم لە ئاینی مانی و مەزدەکی و معنەویش هەر باڵاپۆش بوون لە ئاینی مەسیحەتیش ئەگەر بگەڕێنەوە بۆ هەر تابلۆ ئەرشیفەکانی ئەو مێژوە دەبینی هەر ئافرەتان پرچیان بە دەرەوە نەبووە جسم و قاچ قولیان بە دەرەوە نەبوو بە شێوازێکی زۆر ڕێکوپێک و سەنگین وەستاون ئێستا ئەمە یعنی ئەم کللتورە چییە پێیان وابیان ئەگە بەدین بگرین بە هەموو دینەکان باڵاپۆشی هەیە بە کللتور و بە مێژوەکەشمان بگەڕێنەوە هەمووی هەر باڵاپۆشیە حتا توان بڵێم زۆر لەمەش هینتر بوون یعنی زۆر جلوبەرگەکە هینترە ئەم کللتوران لەکیەوە سەرچاوگەن چۆن ڕێگرە لەم کارانە بکرێت چی بکرێ بووی ئەم کللتورە بشکێنە یاخود ئەم کللتورە نێڵێ دروست ببێت نەخێر تۆ چۆن خانمێکی مافیەوەت هەیە کامجلە زۆر ینی بە تعلیق نەبێ حرمەتن ئەوە زۆر بەخۆشیان بای 500 دینار جلی لەبەر کردو دا من بای 10,000 لەبەرەکەم کەی مشکلی تۆیە ینی ئەم کللتورانە چۆن ڕوبەڕویان ببینەوە چۆ ئێوە چۆن لەم مامەڵە لەگەڵ ئەم حاڵەتانە دەکەن مامۆستا شوان سەرەتا بێ بزانین لای کڕافی دین هیچ زۆرکردنێکی تیان نییە لەوانەیە ئێستا من زۆر بکەم لە هاوڕێیەکم بۆی بێ باڵاپۆش بەڵام ئایا ئەو باڵاپۆشی ئەو هاوڕێم کە بە زۆری من کردوێتی لەبەر منەیە لەبەر خی گەورە ئەمە سەرەتا و یەکەم هەنگاوە بێ بزانین زۆرکردن نییە مرۆڤەکان یعنی چۆن بڵێم ئازادن لەوەی کە ئەیکەن بەڵام لە کۆتاییە حەق و حسابێک هەیە بۆ نمونە چینە سۆپەرمارکێتێک ئازادین هەر شتێک هەڵەگرین بەدڵی خۆمان کامی حەزمان لەیە بەڵام لە کۆتاییە حسابات هەیە تۆ بێ بای ئەوەی گیرفانی خۆ کە پێتەشت بکڕی باڵاپۆشیش بە هەمان شێوەیە بەنسبە بابەتەکەی ئێمەوە کاتێککە خۆی پەروەردگار یەک دنیا فەرمانمان پێیەکە ئەمانە کۆمەڵێک لقن کە سەرچاوەکەیان خۆشەویستی خۆی پەروەردگارە ئەگەر مرۆڤێک بڵێ بۆ نمونە من ئەم واسافاتانم هەیە و کە مامۆستا بەدرێ فەرمووی دڵم پاکە یان بۆ نمونە کاری چاکەکەم بەڵام باڵاپۆش نیم دەرەجەی ئەوانی کە وەرەگرێ بەڵام دەرەجەی باڵاپۆشەکە نا بۆیە ئێمە ناکرێت زۆر لە هیچ کەسێ بکەین بەڵام ناشکرێت دەستەوەستان دانیشین دانیشتێن بۆ کەسێک کە بواری داوای گرتی بێتە بەر شتێکی بێباکانەیە شتێکە کە ئەبێ بەڕاستی دەستی لێ هەڵبگرین و هیممەت بنوێنین بەڵام کام هیممەت خۆی پەروەردگار ئەفەرمێ ادعو إلى سبيل ربك بالحکمە کەواتە ئەم حکمەیە ئەبێ فێر بین ئەمجا هەنگاوەکانی داوا بگرینە بەر بەنسبەت ئەو کەسانی کە باڵاپۆشی ناکەیان بۆ نمونە جارێ هیمەتی ئەویان بۆ دروست نەبووە من ئەزانم من لەیان تێگەم لەوانەیە لە ژیانێکە ژیابن لە کۆمەلگایەک لە خێزانێکە ژیابن ئەسڵم باڵاپۆشیان تیان مەوجود نەبوو بێ شتێکی ناموو بێ کە ئێستا هەڵ ئەستێ بەم ئیشە کاتێککە کەسێک من قسەی لەگەڵەکەم و جارێ نەبوو بە باڵاپۆش خۆمە خەمە شوێنی ئێستا من لە مناڵەوە باڵاپۆشم ئەلحەمدولیلە لەرە سپاس بۆ دایکم کە هەرکە مناڵ بووین لە قۆناغی پێنجی سەرەتایی سپاس دەکەم بۆ خۆم و خوشکەکەم قیناعەک ڕێ و کاتە مۆدی قیناعەکان بوو خۆمە خەمە شوێنی ئەو کەسی کە پێڵم
بۆ نمونە من ئێستا گەر کەسێک بێ بڵێ وازە باڵاپۆشێک و بێنە بۆ من قورسە وایە چونکە یەقینی تاوام پێ هەیە وەگەر کەسێک ئێستا ناباڵاپۆش بێ پێ بڵێ وەرە باڵاپۆش بە بە هەمان شێوە بۆ ئەو زەحمەتە بەڵام وردە وردە و بە قەناعات و یەکەم شتی شۆک و وتومانە و ئێڵێنەوە با ڕۆحیەت دروست بێ بە ئیمان دروست بێت چونکە گەر ئیمان دروست بوو پێویست بە ئێمە ناکا پێی بڵێن وەرە بە باڵاپۆش خۆی کەمەندە کێش ئەبێ بۆ ئەم باڵاپۆشیە ئەگەڕێ یعنی پەرە هاوێژێ بۆ شتانەی کە لە خۆی نزیکە کاتەوە کە باڵاپۆشیش یەکێکە لەوانە ئامانجە سەرەکیەکەی ئێمە نزیک بوونەوەی لەخوا هیچ ئامانجێکی ترمان نییە یەکێک لە هەنگاوەکانیش بۆ خانمان باڵاپۆشیە الحەمدولله سپاس بۆ خۆی پەروەردگار کە ئەو فەزڵەی پێبەخشیون باڵاپۆش بین و خەڵکیش بانگ بکەین بۆ ئەم هەنگاوە کە لە خوای گەورەمان نزیک بکاتەوە وەکوتم سەختە لەیان تێگەین ئەما لە هەوڵدان بەردەوامە بین ئینشاءالله. بچمە لای خاتوو شادی ئەپرسم چۆن وا بکەین تەنها پارچە قماشێک نەدەین بە سەرمانە بەڵکو ڕنگدانەوەی ئەم لەچکە لە کردارمانە لە سیفەتمانە ڕنگ بداتەوە یعنی چۆن ببین بە نمونە بۆ کەسانی تر بە تایبەتی ئێوە کە خوێندکاری زانکۆن ڕاواچێ زیاتر کاریگەریتان هەبێ لەسەر ئەوانی دەوروبەرتان پێویستە ئێوە چی بکەن تاوەکو خەڵکانی تر ئەوەی تر لەچکیان خۆش بێ و باڵاپۆشیان خۆش بێت. یەکێک لەو ڕێگەیانی کە توانی خەڵک ڕابکێشی بۆ ئەو شتی کە تۆ بە شوێنیان ڕۆشتووی یان ئەو منهەجی کە تۆ لەسەری ئەڕۆی ئەوەیە کە ئایا ئەو منهەجت تا چەند لە کردەوەی خۆتا ڕەنگەداتەوە بۆ نمونە کاتێک کە ئێمە خەڵک بانگ ئەەکەین بۆ ڕازگۆیی ناکرێ خۆمان لەو لاوە شتێکی تر بکەین یان کاتێ بانگیانەکەین بۆ باڵاپۆشی ناکرێ خۆمان شتێکی تر بکەین چونکە خەڵک زیاتر لەوەی قسە وەرئەگرێ کردەوە وەرئەگرێ بۆیە بەبەخشینە ڕۆحیەت بەو باڵاپۆشی کە هەمان ئەوش لە ڕێگەی جێبەجێکردنی تەواوی باڵاپۆشەکە بۆ شێوەی کە داوامان لێکراوە باڵاپۆش بین و لە ڕێگەی جێبەجێکردنی ئەو بابەتانی کە وامان لێ ئەکا زیاتر ئیمانمان لا بچەسبێ وەکو شت زۆرم بۆ نمونە بە حیجابەکەمان نوێژ و ڕۆژ و ئەوانە بەلایەک و ئەخلاق و ڕۆژتیشمان بەلایەکەوە کە بتوانین هەمویان ڕنگ بداتەوە تیامانە چاوەکو نمونەیەکی جوان بین بۆ ڕاکێشانی خەڵک بۆ سەر ئەم ڕێگایە. دەستەکانە خۆش بێ خاتو ئاشنا لە تەوەری یەکەمیش خاتو بشعلیمان لەگەوتی زۆر جارە چینە لای کەسێک بڵین بۆرە بە باڵاپۆش ئەڵێ من هەر ماڵەوە نایڵم خۆشم بمەوێ ئەوەندەی لە ناو کار و چالەکەکانتان لە چەند ساڵی ڕابردوو لەم ساڵی شەوە هەستان پێکرد لەگەڵ هاوڕەکانتانە بە دیاریکراوێ گەر چکە کاتمان زۆر نییە بۆمان بژمێری کامانن ئەو هۆکارانە خانمێک کە باڵاپۆژە ناوێرە بێتە باڵاپۆژیان بۆی ناکرێت. طبعا ئەو کەسانی کە ئارەزوو ئەکەن ببنە باڵاپۆش کەسانێکن کە خۆی گەورە هەر لە بوونیەتیانەوە ئارەزوویەک لە دڵیانە چەسباندووە بەڵام بەداخەوە هەندێک جار ئەکرێت کە ڕێگری ماڵەوەیان لێ بکرێت لە باڵاپۆشبوونیان بە حکمیەوەی کە گوایە بڕباوەڕی باوکی یاخود خانەوادەکەی لەگە باڵاپۆشیان نییە یاخود پێی جوان نییە بەداخەوە لەوانەیە هەندێکیان پێیانەوە بێت کە دواکەوتویە باڵاپۆشی یاخود لەوانەیە هەدوویان بخاتەوە لە هەندێک شت کە دڵخۆشیان ناکە یاخود بڵێن ئەو شتانی کە دڵخۆشیان ئەکات باڵاپۆشی دوریان بخاتەوە لەو ڕفتارانە بەڵام من لێرە ئەڵم لە چی تر ئەترسن بۆ نمونە ناترسن ناشرین من باڵاپۆشن چونکە زۆر بە پێچوانەوە خانمان بە لەچکەوە زۆر ڕەنگە سەنگینتر و جوانتر و ڕێکوپێکتر یانەی خۆ ڕاستە ئەوە شتێکی ئەگومانتیان نەکراوە بەڵام زۆر جار ئەو کەسانە کاتێک ئاڕاستیان نەکەیت پێیان ئەوترێت کە بۆچی نابێتە باڵاپۆش ڕاستە خۆوەڵن بەخوا لێمان جوان نییە یاخود حەزیان بۆی هەیە هەر بەڕاستی لێیان جوانە یاخود وێنایەکی زەینیە دروست بووە بڵاوبێتەوە بۆی خەڵک بترسێ لەوەی بێ بە باڵاپۆش نەخێر هیچ کات حجاب ناشرین نەبووە هەمیشە جوانی بەخشووە بە ئافرەتە بەڵام ئەوەی کە هەیە ترسێک و متمانە بەخۆنەبوونێکە یان بە بڵێن ئەو قەناعەتی کە وای لێ ئەکات ئەو ئاسوودەترە بێ بەڵکرا بە حجابەوە جوانترە بێ هێشتا لە لای دروست نەبووە یان چواردەور کۆمەلگا قسەڵەوەی کۆمەلگا هۆکاری سەرەکیە بۆ ئەوەی کە زۆرجار ئافرەتان دوور بکەنەوە لە حجابون بەوەی کە پێیان ئەوتر کە دواکەوتون یاخود ئەمە شێلانە بە حجابەوە تۆڵە گەورەتر دەرەکەوی خۆ لە تەمەنی خۆتا بم شێوازەنیت ئەگەر بێت و سفور بی یاخود لە شکەکە پۆشی لەوانەیە جوانتر بی لەوانەیە گەنجتر دەربکەوی ئەم ڕەفتار و قسەکردانە زۆرجار هۆکاری سەرەکیم بۆ ئەوەی کە بەداخەوە ئافرەتان دوور بکەونەوە لە پۆشینی بەرگی باڵاپۆشی. زۆر باشە دەستان خۆش بێ کاتمان هیچ نەما بەڵام پێم خۆشە کۆتاجار بێمە لای مامۆستا بەدریە هەمووەکو بانخوازێک چالاکێک مامۆستایەک دەمەوێت دوو پرسیار بکەم بە خێرایی باسی باڵاپۆشیمان کرد زۆر جارێکێک لە هۆکارەکانت ئەوێ خانمەکان خەمیانە ناشرین بن
بەڕاستی جلی مۆدرنە ئەوەی زۆر نایانی ئەوەی باڵاپۆشێکی سەنگین ڕۆژانە لە بازار هەیە ینی خۆ ئەمە گرفت دروست ناکات لە ڕووی شەرعیەوە خاتونێک بۆ نمونە ئێساکە ئەم جلو بەرگانە هەمووی پۆشتەوە و کێشەی نییە ینی ئەمە کاتێک کە وێنای باڵاپۆشی لای ئەوانی کە باڵاپۆشین ڕەنگە هەڵەت لێکدانەوەی بۆ نەکرابێ یاخود هەڵە لی تێ نەگەشت بن باڵاپۆشی تەنها وێنا ناکرێت بە ئابایەک یا بە حیجابێکی هاوشێوەی من یا بەوە منە بە جلێکی تایبەت گشتگیرە کە نەسەکە فەرمێ بە ئاودامان بێتە خوارەوە بۆ نمونێستا هەستێکیان هەر چواریان ئاودامانن حیجابیش نی لە کاتێک بەستم حەجەبەیەکی وەکو ئەو شێوەی منی بەڵام مەر باڵاپۆش حیجابن بەڵام چۆنەڵی هەندێک بیانوو لە دەرەوە ئەوە ئەکەن بە بیانوو کە گوایە پێچێت تایبەت بێ حیجابەکە عەبابە یا بۆ نمونە حیجابێکی خلیجی مۆدێل دەستوری عەرەب و خلیجی ئەو جۆرەشتانە بێنە مادەم نەسەکە فەرمێ باڵاپۆشی بۆ نمونە ئاودامان بێ ئاودامانی فەرمەوە مۆدێرنیشن و جلی سەردەمیشە و جوانێکیشیا بە ڕوخسار و جەستەشیانوی لە چوارچێوەی شریعەتی ئیسلامی وەکو بانخوازان لەم هەفتەیە چەند بە دەرفەت هێزان کار و چالاکیتان هەبێ بتوانن دەرفەتێک بێ لە دەستینێن خانمان وەروەها گەنجان هوشارکەنەوە لەوەی باڵاپۆش بن من لێرەوە بە گەنجاز خوێنگەرمەکانی باڵاپۆش و نەباڵاپۆشەکانی ژەڵێن ئەم هەفتەیە تایبەتمان کردووە بۆ کار و چالاکیەکانی باڵاپۆشی سبەی لە شارۆچکەی سیروان سیمینارێکی بەرفراوانم هەیە بۆ ڕۆژی جیهانی باڵاپۆشی و دوو سبەی لە هەڵەبجەی تازە بۆ هەموو خوێندکارانی دەڤەرەکە سیمینارێکمان هەیە هەر لە ڕۆژی جیهانی باڵاپۆشی و ڕۆژی پێنجشەمە لە سکرتارێتی خوشکان لە شاری سلێمانی خوار قازی محەممەد هەمان سیمینار پێشکەشەکەین هەر لە چوارچێوەیەدا ئێمە پێدەچێت چالاکیەکەمان تا 15 ڕۆژ بخانێ لە هەموو شار و شارۆچکەکان چالاکی بەرچاومان هەبێ بەناونیشانی ڕۆژی جیهانی باڵاپۆشی دەستان خۆش بەڵێ زۆر سپاس بۆ خات و بەدریا بانکخوازوە ئەو خوێندکارە جوانانە خۆشحاڵ بووین سومەیا جومعە و خات و شادی ئیسماعیل و خات و ئاشنا حوسێن خۆشحاڵ بووین بابەتان هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازین بەڕاستی بە هەنگاوێکی زۆر گرنگ جوانی دەزانین کە ئێوە کار دەکەن نەک لەسەر خۆتان بەڵکو لە کەسانی دەوروبەریشتان بەڕاستی ئەمە کارێکی زۆر پیرۆزە سپاس بۆ ئامادەبووتان دەستان خۆش وڵە بینێرانی ئاسیس باوەکاری هاوکارم هۆنیاتا بڕگۆ بابەتەکانی ڕۆی پرۆگرامی پامی ڕۆژمان پێشکەشکردن دووبارە لە ڕۆژی جیهانی باڵاپۆشی پیرۆزبایی لە تەواوی خانمانی باڵاپۆشەکەین و مێدی ئەوەژە خوازین بۆ هەر ئارزومەندێکی خانم کە بێ باڵاپۆش بێ خدای گەورەکاری بۆ ئاسان تا هیدایەتی بدات سەرفرازی دنیا و قیامەت بن خواتان لەگەڵ هەشاد بوو خواتان لەگەڵ دەستان خۆش بێ لەکەم و کورتیمان بگورین